بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێت دیارە لە ڕێگەی پۆرتاڵی ڕووداوەزان کە گفتوگوێم شەومان تایبەتە بە باسێکی هەستیار کە ناسنامە و شوناسی ئێمەیە بوونمانە ئەویش زمانەکەمانە. بەڵام بەداخەوە لە پاش 30 ساڵ حکومڕانی خۆمان هیچ سەردەمێک بە قەدەری ئێستا مەترسی لە ناوچوون و هیچ سەردەمێک بە قەدەر ئەم سەردەمەی ئێستا لە سایه حکومڕانی خۆماندا زمانەکەمان تووشی پاشاگەردانی و تووشی سوکایەتیکردن نەبووە. ئێمە لە بەغا سنگ دەرەپەڕێنین ئەڵێن شەڕی زمانەکەین چۆن سوکایەتی بە زمانەکەمانەکەن، بەڵام ئەو سوکایەتی کە لە پایتەختی کوردستاندا لە هەرێمی کوردستاندا لە ناو هەولێرە لە پایتەختی ڕۆشنبیریدا لە سلێمانیدا لە دهۆک بە زمانی کوردی ئەکرێت و خۆمانەکەین و خۆمان لێی بێدەنگین و کەسمان خۆمان ناکەین بە خاوەنی بە هیچ جۆرێ هیچ سەردەمێکا لە بەغا ئەوەندە سوکاتی بە زمانی کوردی نەکراوە. چونکە ئەگەر لە ڕابردوودا کرابێ بە ئامانجێکی سیاسی کراوە، ئەی ئەم هەموو وەزیر و حکوومەت و دام و دەستگایە، ئەم هەموو پارێزگارە یەک لە دوای یەکە، ئەم هەموو بەڕێوەبەرە گشتیە، ئەم هەموو دەستەیە، ئەم هەموو هەڵە زەقە زمانەوانیە ئەبینن، ئەم هەموو سوکایەتیە ئەبینن کە بە کوور دەکرێت. ڕەوایە ئەبێ سێ زمان بزانی هەتاوەکو پارویە نانێ بۆ بێنن لە چێشخانێکی هەرێمی کوردستاندا. ڕەوایە ئەچیتە لای دکتۆرێک چوار پیتی چوار وشەی ڕێکوپێکی کوردی نازانێکە وەڵامی خوشک و دایک و خۆمان باتەوە لەسەر نەخۆشیەکەیان. لەکوێی دنیادا بووە قوبوڵ بکرێ کەسێک مافیمانەوەی پێ بدرێ بۆی کە لە وڵاتێک کار بکە کەچی ئەلفوبەی زمانەکەی نەزانێت. دەیان توێژینەوەی زانستی و ئەکادیمی هەیە کە باسی بەهێزی زمانی کوردیەکە کە زمانێکی بەهێزی بنچینەیە بۆ زۆر نەتەوەی دەوروبەرمان کە ئێستا ئێمە بووین بە بندەستی ئەوان، کە حکوومەت و دام و دەستگاکان خۆیان بێدەنگ بوون بەرامبەر بە سوکایەتی زمان، هەستی خۆکەمبینی لە لای بەکارهێنەرانی زمانەکەش دروستە بێت. ئێستا هەزاران خانەوادەی ئەم وڵاتەیە شانازیەکە بەوەی کە مناڵەکانی زمانێکی ترە زانێ و خوشکوبراکان بە یەکەوە بە زمانێکی ترە دوێن لە ناو ماڵەکانیانە، بەڵام شانازی ناکا بە زمانی دایکەوە. لە کاتێکا کە تازەترین توێژینەوە زانستیە دەرونیەکان ئەڵێن ئەگەر مناڵێ زۆر بە ڕێکوپێکی زمانی دایکی نەزانێ لە ڕووی هۆشمەندی و زیرەکی و زرنگیەوە دوا ئەکەوێت لە وەرگرتن و هەڵێنجانی زانستەکان. ئەم هەموو وەزیرە بەو ڕێگایی هەولێر و سلێمانی دادێ 3 ساڵ لە من دڵم شەقی برد بە 3 مەتر نووسراوە قەلە خەرمانمان هەیە. کەسێک نەبوو پێی بڵێ براکەم خۆی ڕەشە خەرمانە قەینا تورکیەکەی بڵێ قەرە خەرمانیش نەبێت. دیارە ئەمەی تۆ کردوتە بە قەلە خەرمان، خەرمانەکەی و قەلەکەشی لەسەرە. ڕەوایە لە ناو هەولێرە بانگەشە بۆ شەوە ئاهەنگی خواردنگە و چێشتخانەیەکی ئێرانیە کرێ بۆ سەردانکەران و بۆ کڕیارەکانی نووسیوە ئەم شەو میزمان هەیە، مەبەستی مێزە. دەیان سوکایەتی لەم جۆرە ڕۆژانە بە زمانی کوردیە کرێ بە بەرچاوی ئەکادیمیای زمانەوە، لە کاتێکا یەکێک لە دەستکەوتە گەورەکانی میلەتی ئێمە و خوێنی شەیدانمان لە شۆڕشی ئەیلولا ئەوە بوو کە ئێمە توانیمان مافی بەکارهێنانی زمانەکەمان وە کۆڕی زانیاری کورد دانی پێدا بنرێ و مافی بڵاوکراوە و خوێندنمان هەبێ. ئێستا ئەوە مەسعود محەممەدەکانی ئێمە لە ئەکادیمیای زمانی کوردی بێدەنگن. ئەم هەموو سوکاتیە بە زمانی کوردیە بینن قسە ناکەن. کوا وەزارەتی ڕۆشنبیری هەر کەسێک لە وڵاتەدا پلەپۆست و هەر کەسێک پایەی هەیە و هەر کەسێک موچەی هەیە لەسەر حسابی کورد و شەهیدەکان و زمانی کوردیە. یعنی چی؟ هەموو دەسەڵاتدارانی ئەم وڵاتە ئەم هەموو سوکاتیە بە زمانەکە کرێ و کەسێکتان قسە ناکەن. با کەسێک قسەیەکی نەشیا و بە بەرپرسێکی ئەم وڵاتە بڵێ بزانە ببوورە و دەستەواژەڵم بزانە بەرشەقی نایەن، بزانە هەر کەسوکار و گاردی ئەو بەرپرسیارە ئەو کەسە لە ماڵ ناهێنێتە دەرەوە پشتەملی ناگرێ، بەڵام زمانی کوردی ڕۆژانە سوکایەتی پێکرێ، ڕۆژانە هەتکەکرێ، کەسێک نابینی قسە بکات. ئەوانەی کە پلەپایە و دەسەڵاتیان هەیە. ئەزانم کۆمەڵی ئەکادیمی بێدەسی بێدەسەڵاتی کورد لە ماڵەوە خەفەتە خۆن. ئەبێ لەمە بە دوات چۆن یەکێتی زانایان هەیە بۆ
مەسەلا بوارە شەرعیەکانی ئاینە پیرۆزەکەمان ئەبێ بۆ زمانەکەشمان ئاوا کۆڕێکی زانیاری هەبێ، ئاوا یەکێتی زانایانی زمان هەبێ. ئەبێ لە وڵاتەدا چۆن چەندین جۆری پۆلیس هەیە، ئەبێ پۆلیسی تایبەتی زمان هەبێ، ئەبێ بودجەیەکی تایبەت تەرخان بکرێ بۆ زمانەکەمان چونکە خەریکە لە ناو ئەچێ. ئەگەر باوەڕم پێ ناکەن فەرمونون، من دیارە مەبەستم سوکاتی نییە، کوردیەکی تێکشکاوم بەکار هێناوە، پڕم کردووە لە دەربڕین و دەستەواژێ عەرەبی لە ناو بازاڕی هەولێرە لەسەر شەقامەکانی هەولێر، بزانن ئەمە پایتەختی کوردستانە، ئەمە ئەوەیە کە خەومان پێوە ئەبینی، ئەمە ئەوەیە کە ئەمانویست دروستی بکەن، ئەمە ئەوەیە کە دڵشاد مەریوانیەکان لەسەری لە سێدارە دران. فەرمونون هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ببینن، فەرموو سەیری تابلۆکانی بکەن. ئەچیتە دەلاکخانە کوردێکی تیانە پێی بڵێ کاکە ئێرەم بۆتە نکەرەوە، ئەچیتە سەرتاشخانە تێو ناگەن، ئەچیتە چێشخانە تێو ناگەن، ئەچیتە مەلەوانگە تێو ناگەن، لە مەلەوانگە هاواریش پێی تێو ناگەن کاکە ئەخنکەیت و ڕۆیشتی. فەرموو بە چای خۆتان بیبێن. بەڕێزان سڵاوتان لێبێ، بەپێی تابلۆکانی پایتەختی هەرێمی کوردستان بێ ئەبێ ئێستا من ئاوا مامۆستا بدوێنم. مامۆستا بەڕاستی مەسرورین کە لە عاسیمەی ئیقلیمی کوردستان لە هەولێر ئەدبینین، لەبەردەم محلێکی تایبەت خاص بە تەجهیزی منزلی متکامل. مامۆستا بەڕاستی تەخفیزاتێکی هائیلیان کردووە بەپێی قەتعەکەیان و زمانی 10 سنواتی حقیقی هەیە 100%. سەیری بکە ئەگەر بڕوا ناکەی صنع في مصر ضمان یەکێکیان 5 سنواتی حقیقی 100%، یەکێکیان زمانی ئەوەی تریان صنع في مصر، صنع في إيطاليا، صنع في تركيا، ما في كلمة كردية واحدة. وایە سەیری پشتەوەکە ڕاستە فەرموبینی ما بەڵێ ئەبێ وا قسە بکەین. بەڵێ بێکمان بەڕاستی کاگرانز یەکێ لە کێشە و گرفتاریە گەورەکان ئەویش کزی و لاوازی هۆشیاری نەتەوەییە. بەڕاستی زمان بنچینە و بنەمایشی زۆر گرنگە لە پێکاتێن نەتەوەی هەموو میلەتانی دنیادا. زۆر شوێنی دنیا گەڕاوی، بەڵێ ئەچیتە فەڕەنسا شتێکی وا بینی، ئەچیتە تورکیایی بینی، لە پاریسی بینی، لە لەندەنی بینی. من لە ڕاستە ڕەنگە زیاتر 18 وڵاتی دنیا چوون. بۆ نمونە لەم دوایاندا کە سەفەرێکم کرد بۆ پاریس، ڕاستە لەو شوێنانەدا گەڕەکێکی تەواو بە کاملی هەیە کە خەڵکەکە هەمووی و خەڵکی وڵاتی چینە، بەڵام ئەوە نییە تۆ بچی لەوێ دانیشی لە چێشتخانەیەەکە لە مینۆیەکە بۆ بێنێ ناوی خواردنیەکان بە زمانی چینی نووسرابێ یا کارمەندەکانی زمانی فەڕەنسی نەزانێت. بۆیە هەر خەڵکێک کە دێ بۆ کوردستان بۆێرە بۆ شاری هەولێر ئاساییە تێکەڵاوی و گەشت و ئەوانە مافێکی سەرەتایی مرۆڤەکانێکە هەبێ، بەڵام مادای وانییە کە دەبێت دام و دەستگاکانی دەوڵەت حکومداری لەم وڵاتە لەم شارە ئەبێ پابند بن خۆشەویستی و گرنگی زمانی کوردی لەبەرچاو بگرێ. من ڕۆژانە خەفەتە خۆم بەو شەقامانەتیە هەتۆ هەستێکە هەیە لە شارێکی کوردیای سیرکە سی تابلۆکە. بەڵێ بێگومان هەر لێرە لە دەوروبەری خۆمانە ئێستا من نامێت زۆر ناو بێنین ناوی شوێنەکان بێنم لەبەر لایانی ڕاگەیاندن و ئەوە هەر شتێکە بێ، بەڵام بە هەر حاڵ هەندێک لەو ناوانە بنەمایەکی ئاینیان هەیە، ڕەنگە بۆ پیرۆزی ئاینی و ئیسلامی وانە بگەڕێتەوە هیچی بنەمای ئاینی هەندێکیان کە تۆ ئەیبینی تەتفی ئەو تەبریت مامۆستا ئەمەنە ناوی ئەسحابەیە، ئەمەنە ناوی کارەکەرێکی دینیە. ئەلحەیدەری چییە مامۆستا وانە؟ ئەم شاشەیی کە ئەڕوا ئەمە چییە؟ نۆرماڵ لاناس حکومی ئەمە چییە؟ ڕجانی هەموو هۆکارەکە کورتە و مەخلەسی قسەکانمان ئەوەیە هەستی خۆ بەکەم زانینە لەلایەن تاکی کورد بەرامبەر بە کولتوری ئەوانی تر، کولتوری وڵاتانی داگیرکار، کولتوری وڵاتانی خۆسەپێن و زلهێز لە ناوچەکە. چی ئەڵێ بە مەجلیسی شەعب، چی ئەڵێ بە ڕئیسی ئیقلیم، چی ئەڵێ بە ڕئیسی حکومەی ئیقلیم، ئەبێ ئاوا قسەیان لەگەڵا بکەیت. چی ئەڵێ بە مەجلیسی بەلەدیەی ئەربیل، چی ئەڵێ بە مەجلیسی محافەزەی سلێمانی،
ئەبێ ئاوا قسەیان لەگەڵا بکەی کاکە ئەمە تابلۆکانی ئێوە ئاوە ڕاستە فەرموو ئیتر ئەگەر نیگەران بن لێم تووڕە بن لێم ئەمە تابلۆکانی نیشتیمانەکەتانە وایە بەڕاستی وایە من ئەوەی وەکو تازە بەڕێستە لەگوۆدیەکێ لە هۆکارە هەرە سەرچیەکان ئەو لایەنە خۆ بەکەم زانینەیە بەرامبەر بە کولتوری ئەوانی ترکە زاڵ بوون بەسەر ئێمەیە لە ئێرانە لە عێراقا هەر بۆ نمونە بڕۆ سەردانێکی شاری دیاربەکر بکە هەست دەکەی کە خەڵکێک کوردی ئەزانی قسە بکە کووردە کرمانجە بڕۆ بۆ کرماشان بە هەمان شێوە کابرا کووردە خەڵکی بە شێوە زاری تایبەتی خۆی ڕۆژانە بە کەڵهوڕی بە لە چی قسەکە بەڵام وەختێک کە تۆ گفتوگۆی لەگەڵ دەکەی قسەی لەگەڵ دەکەی ئەو یەکسەر بە زمانی فارسی وەڵامت دەدات. ئاچیم کاتەوە باش ڕزق و ڕۆزی دابەش نەکراوە من هاتووم تۆزە شەڕە لەگەڵکەم قبوڵێکی بەسەر چاو یاخۆ بە شەڕانی دیارە نانە من شەڕانی نیم چۆنی برای بەڕێزی وەڵی تۆ کەبابخانەیەکی ناسراوی ئەم پایتەختی کوردستانی بەڵێ مشتری باشت هەیە پیاوێکی خۆشەویستی چۆن ئەبێ ئێمە ڕووباریە خوێنمان ڕشتۆ بۆ ئەو وڵاتە کەچی کەباب مەطعەم کەباب فاروق بەڵێ ئەی باشە بەس عەرەب لێرە نانەخوا نا بنسبة زاري أمام مطعمەکەمان تعمیر کردووە گەر تەماشات کردبێ ینی لە لۆگۆیەکەی حتا ینی جێگای لۆگۆیەکەمە بەجێشتە لە ژێری هەموو شتەکان لە جوانە بەس ئەوەم لێ قبول بکە کە شایانی ڕەخنایەوانە بالضبط ینی قسەکرد زۆر ڕێک پێکە بەزەمە هێشتا حتا مەجای ئەومان هێشتووە ینی قتعەکانمان بە تەواوی دەرنەچووە لە بن لۆگۆیەکەی بە گەورەی زۆر بە زووترین کات ئەنووسی بۆ نمونە چێشتخانەی فاروق نەک بە زووترین کاتدا ئەو جارە بێەوە نابی ئەبێرە داچوو دەبی ئەیچی ئەڵی بۆ کەسانەی کە وەکو ئێوە شوێنەکانیان بەناوبانگە کەچی لە پایتەختی کوردستانە وشەیەکی کوردی بە تابلۆکانیانەوە نییە والله بەخۆی بە تابلۆی یعنی کە زمانی کوردی بی شتێکی چاکە بەس عەرەبیەکەش لە کوردی نزیکە ناکە سەیریکە با چ زمانێکە نووسی لە خوار کوردێکەوە بەڵێوە تۆ بۆ نمونە ئێستا لە خۆتە پرسم حاجی بەڵێ ئێمە ئەم وڵاتەمان دروست کردووە تخوا بێگانەیەک بێ هەستەکە ئەمە شارێکی کوردیە بەخوا قسەکە زۆر ڕێکە پێکە ئەگە کوردیەکە بێ شتێکی زۆر چاکە گرنگ حاجیەی گۆڕێ ئینشاءله نەک هەدەی گۆڕێ ئەوە لە بەرنامزماندایە نەک لە بەر ئەسڵەن قەتعەکە بە دەبی چونکاف کەبا فاروق هەر بە کوردیە ینی لە هەولێر و لە شیمال بەناوبانگە لە باغا کەسێک نییە کە بە فاروقێ بێ هەر دەبی بە کوردی بنووسینێمە باشە حاجی گیان بە قوربانە زۆر خۆشحاڵ بوو خۆت گەورە و بەڕێزی چاوەکانە ماچەکەم زۆر منەت ئەو ڕەخنە برایانەمان لێ قوبوڵ بکە باش زۆر من زۆر دڵم چونکە ڕووداوی ئێوەیە دڵم بە هاتنەکەت خۆش بوو بە قوربانە بوو سپاس حاجی گیان ئینشاڵڵا خوا ڕزقە با ڕۆژێکی پڕ خێر و بەرەکەت بێت خوا حافیز چاوەکانت ماچەکەم باشی ئەحواڵت تمام والله عربي يعني کەس لێرە نییە کوردی بزانە مو كثير والله ها مو كثير هەر هیچ کەس یەک نەفەریش ما احكي كردي والله عربي بس آخر كردي نازا كردي کوردی نازانێت ئەی ینی مشتری ئێوە هەمووی عەرەبە اي کورد نایەتە ئێرە لا كاك هاي هذا يحكي كردي كاك حيدر بس أنا ما أريد كاك حيدر بس أريد نفر واحد يحكي وياه بس اكو قناه قاعد تصور بس احكي وياهم والله ما ادري ياكل كيف تفضل ألو مرحبا منو هذا؟ صاحب المطعم مرحبا كاكا خوش السلام عليكم أشكرك كردي باشي كاكا الو كاك حيدر الو كاك حيدر شوني بله چه جنابت والله إما من مشتريكم هاتون بو إيرة يك نفر كردي نازانه كاك حيدر ايه بدي امرك إجا أمري چی بکەم خۆتۆ دووری من بۆ نمونە ئێستا ئەگەر داوای شتێک بکەم کەس نییە لێرە خۆ مشتری ئێوە کوردیش دێ ئەوە نییە؟ نعم است الساعة 12 و کاشێرە کوردی دێتێ باشە کاشێر نا خزمەت گوزاری
حەق نییە کەسێک لێرە کوردی بزانێ مشتریەک دێتە ئێرە هیتمان کاکە ها بابا هیتمان ئەیکوا ئەڵێ هەیتمان کاکە کێ کوردی ئەزانێ ها کاکە کوردی ئەزانی لا والله كاكا لا والله كردي نزار دای باشە کاک حەیدەرگیان ئیشەڵا هەنێ نەفەری کوردیش بێنە بۆ ئێرە لەبەرەی خۆ ئێرە پایتەختی کوردستانە مشتریەکانت کوردیشی تایە فەقیرە بێ بۆ ئێرە چۆن داوای خواردن بکات نا هیتمان کاکە دوو شاگردمان هەیە لەسەر کاشێر و عەمەلەکە کوردن کاشێر و عەمەلە ناڵم باشە بە هەر حاڵەوە بۆ خۆت باشترە پێشنیارەکەی منوانە باش ئەکید برا ئەکید باشە خواردنەکانتان مێنوەکەشی هەر بە عەرەبی نووسراوە قەتعی تابلۆی سەر چێشخانەکەشت هەر بە کوردی بە عەرەبی نووسراوە تۆزێ کوردیش زیاب کە کاکە حەیدەر لەزگەکەی لە بینی هەمووی بە کوردی نووسرا لە بینەکەی نووسراوە ئاخرە بێ لە سەرێ بێ لەبەرەوەی زۆرترین خەڵکی ئێرە کوردن سپاس خواحافیز کاکە ناوی خواردنەکانتان مێنیۆیەک هەیە چۆنی براکەم قوربانت ئەوە گۆشت مریشێک مندی دجاج مندی ئەوە نیو مریشێک لەگەر برنج دجاج مندی سەلاتا جاجیک ئەوە مریشێک کامل ئەوە نیو مریشێک تمام ئەوە لەگەرە مەرەگە كبسة دجاج چییە كبسة دجاج خواردن خليجي أو مريشك من يوم مريشك أو قوشتا أو مناسف قورة قورة باشە بەس تۆ کاشێری حەقا ئەوانەی خزمەتگوزاریان هەیە کوردی تێدا بێ وە كاكبي كردي يعني هم يحجون كردي کاکە کەس کاکە کوردی کاکە تۆ کوردی ئەزانی مو كثير كاكا تۆ کوردی ئەزانی نازانم کردی نازانی کاک عەمار وەرە کاک عەمار کاک عەمار ئێوە خۆ خزمەتگوزاری نییە تۆ ئیشت چییە لێرە دلیڤەریە کاکە کاکە خۆ من لیژنەی محافەزە نیم من ئەم شتەی ئێڵم بۆ ئێوە باشە براکەم تۆ دیلیڤەریەکە بۆ هێناوە مەڵی ئەوە کوردیە زانێ بۆ ئەبێ کە لە ڕێستۆرانتەکەتان باشترە بۆ خۆتان وانە بۆ ئەوانەی کە دێتە ئێرە تێگەی چێڵم دفتهم خافز مامۆستا ئەمە لە زۆر چێشخانەی هەولێردا ئەمە حاڵی مشتریەکی داماوە بێتە ناو چێشخانەکە ئەمە ئاساییە نەخێر هەر بێ شێوەکە ئاسایی دەوەکو بن پێشتروتم بەڕاستی خەڵک ئەچێ بۆ هەر وڵاتێکی دنیا پێویستە بە زمانی ئەو وڵاتە بە زمانی ئەو شوێنە ئەو هەرێمە کە چێ لەوێ ناوی چێشتخانەکان کۆرسێکی خێرا بکرێتەوە کەسە ئێوە ئیش بکات لە چێشخانێکی کوردی بۆ ڕێزگرتن لە خەڵکی ئەو شارە شاری هەولێر و شێوەزاری ئەو شارە ئەو خەڵکەکەی ئەوە بێ کە بتوانێت داوای خواردن کە فەرمو لەو ئێستا کە سێرکە لە چێشخانەی ئاوادە بەڵێ ئێستا دایکم بێ بۆ ئێرە چۆن داوای کاربەندەکان کە زمانەکە نازان زمانی شارەکە نازان خەڵک ئەچێ بۆ هەر شوێنێک لە کوردەواری قسەیەکیاڵێ کە چووی بۆ شاری کوێرانە بێ دەست بە چاوتەوە بگریت کابرەش کە هاتووە بۆ ئێرە هەر ڕێگەزێک و هەر نەتەوەیەکی ترە ئاسایی مرۆڤ وەکو ئێمە ئێمە بەڵام پێویستی بەوەیە کە خۆی فێری زمانەکە بکە لە هەر وڵاتی شەکە کەسەکە ئەچێ خۆی فێری زمانی ئەو وڵاتەکە اینجا دەچێتە بەڕاستی دام و دەستگا گەشتیاریەکان دام و دەستگا گەشتیاریەکان یا حەقە خولی خێرای فێربوونی کوردی بکەنەوە یا لانی کەم خولی عەرەبی بکەنەوە بۆی ئەگەر برسیمان بوو بە عەرەبی داوای بکەن مامۆستا شەک و ماک و شوە سەحتاق دیار ئەمە لە بەردەم چێشتخانەیەکەوە ساوی ئێستا بە ناوی شەک و ماک و یعنی بەڕاستی کارەساتێکی داخەژێنە لە شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستانە کابرایەک بێت لێرە چێشتخانەیە بکاتەوە بە ناوی شەک و ماک و دەبا بڕۆین ئەگەر حەزت لە سەفەر و سیاحەیە ئەوەش خطوطی جەوی عێراقیە با بچین سەرێکی لەبن فەرموو مامۆستا گیان ئەوەش نینە مامۆستا ئەوەش حەمدانیە زلود السد دستیان هەیە بالدهن و بالدهن الحر والفستق الحلبي دهنية حلويات باقلاوة كنافة بس مامۆستا لە تەنیشتەوە ئەوەش خطوطی جەوی عێراقیە
شركة شارك واي للسفر وسياحة ماما صابزاني ليرة كرد قد بڵێ بلیتی گەشتکردنە بڕێ هەر بۆ خەڵکی بیانیە نابێگومان خەڵکی هەولێر کە دەبێت کاربەردەکان کورد بێن دەبێت بە کوردی قسە بکات لەگەڵ خەڵکە گفتوگۆ بکات ئەم کاتۆ باشی چۆنی باشی ببوورە ئەمانەوێ بلیتێک ببڕین بەس عەرەبی نازانی ايش اسوي يعني ببوورە مامۆستا ئەی باشە ئێستا ئێمە چۆن تۆ تێبگەێنین بلیتێکمان بۆ ببڕیت و پێنجشەمە بڕۆین و دووشەمە ئێوارەکەی بگەڕینەوە ها؟ یەک کورد نایە بۆ ئێرە بلیتی ڕۆکە ببڕێت کەس نایە؟ اواني كدون بيرى كردن عربا بريتا برد اللي يجون هنا لا اي نعم يجون هم افراد عرب سوريين اجانب يعني واحد كردي لا يجي هنا شلون يعني انتم باشا تتفاهموا وياه وەرە ئێرە بێ زەحمەت خوشکی من بەبێ زەحمەت کورد هەرگیز نایە بۆ ئێرە لا لا موجودين عندي موظف هنا داوم بشركه المساء موجود ئەی ئەگەر بەیانی فەقیرە هات بلیت ببڕێ کورد دەبێ ئێوارە بێ لازم مواطن الكرد يجي بالمساء فرموا مامۆستا کاکە گیان چۆنی شلوني باشي سپاس بجيت چۆنی خلشي شوي بنغلاديشي خلشي بنغلاديشي بله باشی افرن فيري زمان كردي يجبوي الحمد لله زۆر باش. بەس تۆ لێرێ بله بزمن ئەی مۆمێکمانەوێ لەگەڵ کێکێک بۆ ڕۆژی لەدایک بوون ما خزبان داره چشنیه چی روزه دی پیم بریل دروز بکنه مامۆستا ئەڵێم لەوانەیە پێمان بڵێن ئەمانە دواکەوتون دژی براند و دژی پێشکەوتنن نا بێگومان پەیوەندی بەوە نییە چونکە براندەکان لە هەموو دنیادا ناوی تایبەتی خۆیان هەیە بەڵام ئەو براندە کە لە کۆگایەک لە شوێنێک کادا دەدرێ ئەو شوێنە کە خەڵکی کورد لە شاری هەولێرە چێتە لە شارەکە ئەوە لەوێدا نووسراوە کە بە زمانی کوردی دەنووسرێ بە زمانی دڵچینەی و دایکی خۆی دەنووسرێ بیرکەی لە تۆ بزانانی ئەم شوێنی فرۆشتنی چ بابەتێکە ئێستا بۆ نمونە من و تۆ گەڕاوین شتێک هەیە بە کوردی نەبێت وا هەمووی بۆ بە عەرەبی بێگومان ئێستا لە خاستە شوێنێکی ئاوا کەوسە ئەساڵەتە البن الأردني دەکرێت بڵێ ڕەسەنایەتی قاوەی ئوردنی چی شتێکتە هیچ کێشەیەکی دانیە بەڵام ئەوە گرنگەکە لە بەداخەوە قاوەی عەرەبی ئەسپرێسۆ قاوەی عەرەبی قاوەی تورکی قاوەی کوردی هیچ کێشەیەکی لەگەر بە زمانی کوردیش بینوشە ئاسانتریشە بۆ تێگەشتنی خەڵکەکە بەڵام بەداخەوە وەکو پێشترتم کێشەکە کێشەی خۆ بەکەم زانینە بە تایبەتی لە بەشەکانی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمویان چ لە ئێران چ لە لە تورکیا چ ڕابردوودا لە خەڵکی وەکو ئەحمەد محەمەد زەکی بەک خەڵکانێکی وەکو مەسعود محەممەد خەڵکانێکی کۆڕی زانیاری کورد تۆفیق وهەبی بەک کە پێش ئەوان بوو ئەمانە بۆ کوردی ئەمردن ئێستا کێ بەرگری لێەکە لەگەڵ کاکرە زانیاریە کە بۆ بەڕێزشتان لەگەڵ دامەزراندنی دەوڵەتی نوێی عێراقا لە ساڵی 1923 بەدواوە بڕیار درراوە لە ناوچە کوردەواریەکە کە زمانی کوردی بەکاربێ و فەرمانبەرەکانیش دەبێت کورد بن لەو ناوچانەدا و کۆمەڵێکی زۆر لەو نووسراوانی ئەو سەردەمە ماوە کە ڕاستەکەی وشەی زمانی عەرەبی تێدایە بەڵام سینتاکسەکەی سینتاکسێکی ڕستەی کوردی تەواوە هەر بۆ نمونە حەزەکەی شتێکی خۆشتان بۆ دەژەڕوە لەو شاری هەولێرە کابرایەک پێشکەشی کردووە سکاڵایەک بۆ ئەوە یان داوایەکی کرێ بۆ ئەوەی دای بمەزرێن لە دایرە ئەگەر تەمەشا بکەیت ئەڵێ داعی غەریب مەلا محەممەد سنفی خامیسی ئیبتیدایی بیستومە کە فەرڕاشی مالیەی قەزاتان شاغرە جا لەبەر ئەمەی بەندەوا ئەزانم کە لیاقەتم بۆ ئەم وەزیفەیە هەیە و لوغەتی کوردی و عەرەبیش عەلاوەتەن ئەزانم ئیسترحام لە مەرحەمەتتان ئەەکەم کە تەعینم کەن کە ئەمە نمونەیەکی زۆر جوانە پارە و پاکە مامۆستا هەر بۆ زانیاریشە زانی لە کوێوەساویتەوە لە پشتی لەبەردەم جبسی کەڕادەیە بەڵێ ئەوە تا نووسراوە جبسی کەڕادە زانیم جبسی کەڕادەیە با بڕۆی وەرە برادەران بابچین فەرموو مامۆستا بس مامۆستا مغلقة مغلقة الكرادة مغلق ليرش يعني هرب عربي نووسراوە لە جیاتی بڵێ داخراوە شتێک نووسراوە مغلق مغلقة جبسي كرادة مغلق بوو لەبەرەوە داوای لێبوردنتان کاکە چۆنی لێرە ئیشەکەی لێرە کارەکەی
بر بژی سوورێ بە کوردی سوورێ کوردی سووریا دەکارم مینوێەوە ببینم ئەکیید چی هەیە چ نییە خودی جەمە مریشکە سەر ڕێژوو هەیە مریشکە سەر غۆزێ هەیە لەگەر لەگەر لەحم باجین هەیە بیتزا هەیە فروج المشوي على الفحم عربی نەفزاندیە بەس کوردی هم دەبێژن بعربي نفيساندية كرديان دبيجن ماما ستا چواي باشي حالتا چواي ماما ستا چما مينوية و كردينينا كردي ما تشكر دم بعربي عربي فربرن كرسي بعربي ايكوا كرد مينوية و كردينينا عميا عربينا هبدا بما مصا لا والله كل الرجعة خبات دكي جبو كردستان وجبو زماني كردي هاتوي لهولير عربي بلاف دكي خدي عمي تشيب كنا مشكلة بس والله ده سبيك ده ما تشكر هنا بركي غلط أبدا بما مصا مشاوي مشكلة كباب لحم كباب خشخاش كباب أزمرلي كباب أرفلي فتوش كباب ماليزيا جرى هول يعني عم جرى قصادة كنت كردي ما مصا إنه شاي حقيقي راستي كل ويدري راستي أم كل ويدري خبات دكي جبو زمان كردي هاتي لبر عربي بلاف دكي أبدا به رزقي برمزني ما هي جبو زمان عربي نا ام دجي زماني عربي نينا ليه مشتريه و خلقين فيري كدينا فيري وان كسي كخارن دخوازن نحم يا عرب نا غيزور ايبر كرد اي باشا بس تتزاني الهوليري حمي كزنكاري ابا بخوينينا ما مستا يعني تا يك دفترين بيسبري عربي نفيساندية يك وشجي كردينينا هاي فكر انا تشيبك ان شاء الله تشهدك سيد كده حاضر كده بس كده تنا راحتني بيفي من راس طيانا صد راس دبيجن بجيه سادي ساداره بيروزا تشخانه دوا قارني ودا بيجن برخوشا والله يخوسي ورن بخر قربانه تمام سلامه مطعم بەڕاستی ئەم میلەتەی ئێمە کە خەباتی کردووە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردایەتیدا یەکە لە مەرامە سەرچیەکان یەکە لە داواکارە سەرچیەکان لە هەموو شۆڕش و ڕاپەڕینە کوردیەکاندا بەکارهێنانی زمانی کوردی و پاراستنی کولتوری کوردی و ڕێنووسی کوردی یعنی بێگانە دێتە ئەم شارە هەست بەبوونی خۆشەویستی زمانی کوردی نەکا لەو شارە يعني هيك شو ناسكي ابيني كما بايتختي هرمي كردستان بله بيقومان او يش لو شتيبه تركيا شتيبه انجليزيه شتيبه عربيه شتيبه هنديه هسه هستكي لكردستاني اسفر خوشنا وكيل درچه شتكي كردينيا بم بالخانه قوريها راستك وانيا من راستك من برنامج وتمان كاكا كرد بجنو بيا ولا دكتور تاي تانيس مانيا هر نوسه دكتوره بس كشكاري تلفزيونيه هر شنيكي دكتوريت على دكتور هسه او بو نمونه وشيك يا انجليزي يا عربي ناوي باشي ايش كم؟ ها؟ كردي توزي اتواني توزي ام لا جانانم بو تنق بكيتو ريشكي قلمين بو دابني اخر بس من ريش منيح ورا باهندك صبتين باشي ناوت وسطاكيا كردي نازاني ايتو واني سرچا كان للات كردن بشي كانوا انا والله نازم هر بس بطنيا عرب لي سرچا كان لقل انجليز كمان انجلش نازم استو بو نمونه من ليره قشم شاب كم تو هيز نازاني تناقي بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێ لێرەوە ئەمەوێ سڵاو بۆ گیانی پاکی شەهید مەهدی خۆشناو
قایمقامی پێشووتری هەولێر بنێرم کە خۆی ئەگەڕا بەسەر دوکان بە دوکانی ئەم پارێزگایەدا بە تابلۆکانە ئەچووەوە ئەگەڕا بە سەر شوێنە بازرگانیەکاندا و ئەمەوێ سڵاو و ڕێز و هیوای تەمەندرێژی بۆ کاک سالار عەزیز پارێزگاری پێشووی سلێمانی بنێرم کە بە سپرایەکەوە بە ناو بازاڕی سلێمانیە ئەگەڕا سپرایەکی ڕەش هەر دوکانێک تابلۆکەی ڕێنووسەکەی هەڵە بووە هەر تابلۆیەک بە ناکوردی نووسرابایە ئەچوو ڕاست و چەپێکی لێ ئەیە و سزای دوکاندارەکەشی ئەیە ئەیوت ئێمە ڕاپەڕینمان نەکرد بۆ ئەم وشە جوانانە و بۆ ئەم ڕێنووسە هەڵانە ئەمەوێ کۆمیدیایەکتان بۆ بگێڕمەوە خوا بمبورن زۆرم و زۆر لە دڵمایە زانم ئێوەش زۆر لە دڵتانە سەیریکەن بە پێی لێکۆڵینەوەیەک هانا بۆ حکومەت بەرم حکومەت خۆی تابلۆکانی خۆی زۆربەی هەڵەیە ئەوە تا بە پێی لێکۆڵینەوەیەک لە کۆی 125 تابلۆی سنووری کۆیە تەنیا 6 تابلۆ هەڵەی ڕێنووسی نەبووە لە کۆی 125 تابلۆ 312یان هەڵەی ڕێنووسی هەبووە لە هەمووی کۆمیدی تر هانا بۆ ئەکادیمیا بەرم کە جێگری سەرۆک لێرە تابلۆکەی پێشووی خۆیان هەڵێ بوو کاک دکتۆر و ئەوان کە هاتن چاکیان کردەوە هانا بۆ کێ بەرم ئەی هانا بۆ ئێوە بێنم ها بە تەنیا دڵی خۆشە بۆی قەرارێکت دەرکردووە یان بۆ نمونە ئەزانم ئیشت کردووە یاخوا بەخێر بەسەر چاوەکانم بەڕاستی لە شوێنە مەیدانیەکە پێم وتی یان فێری عەرەبیمان بکە بۆی کە برسیمان هەبوو یا ئەم سوکاتیە بە زمان قوبوڵ مەکە بە تەنیا دڵی خۆش نەبێ بۆی کە قەرارێکت دەرکردووە دەستی خۆش بێ قەرارەکەت ئەخەمە سەرسەرم خەڵکی شەیخاتە سەر سەری خۆش دەزانی چەند چەپڵە وەلەیرا بەڵام کوا دوای قەرارەکەت چیت کرد دەست خۆش کاک ڕەنج بەڕاستی دڵخۆش بووم بەوەی کە ئەو ڕاستیە بە شێوەی وێنە پێشانی کوردستانتدا منیش هاوڕام لەگەڵ جەنابتا کە ئێمە خوێنمان داوە گەنجەکانمان کردۆتە قوربانی ئێستا بیانەکان زیاتر ئاسوودەترن ئارامترن بەکارترن لە کوردستانە من لە ماوەی ئەو ماوە کەمەی کە لە گەشت و گوزار بووم تێبینی ئەوم کرد کە سەردانی چێشخانە و میوانخانەکان و هەموو ئەو شوێنە کافتریانەی کە هەبوون جگە لە نەبوونی زمانی کوردی مۆسیقای عەرەبی بیانی تورکی گۆرانیەکان خشتەی کارەکانیان کارمەندەکانیان نەبوونی کەلەپور و وێنای کوردی تابلۆکانیان هەمووی فۆتۆکۆپی بیانیە هیچ شتێکی کوردی نابینی لە کوردستانە زۆر بەدەگمەن بۆیە من دڵخۆش بووم بە بڕیارەکەم بەڵام بڕیارەکەشم جێبەجێمان دەستپەر پێ کردووە سزامان داناوە 3 ڕۆژی یەکەم داخرێت دواتر 7 ڕۆژ داخرێت دواتر دەچێتە ناو لیستی ڕەشەوە بەس ئەمە بەتەنها بە من ناکرێت کاک ڕەنج سوێن بەخوا ئەتوانم لە یەک ڕۆژە یعنی لە شەو ڕۆژێکە 24 سەعات بەبێ گەڕان بۆ تۆمار بکەم لە ناو هەولێرە ڕوخسەتم بەرێ کە هەمووی عەرەبی و اینجا ئەوە باسی تورکیم هەر نەکردووە کاک ڕەنج ڕوخسەتم بەرێ پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکردو ژمارە 6 زمانە فەرمیەکان کوا پەرلەمانی کوردستان بۆ نایە متابعی بۆ نایە بە دوواداچوون بکە ئیشکاری ئەو چاودێری و بە دوواداچوون نییە بۆ نایکە زانکۆکان هەموو ئەو بەشانەی کە پەیوەستە بە مەسەلەی زمان و ئەوانەی ترەوە بابەتەکە تەنها یەک دامەزراوە ناتوانێت ئەم کارە جێبەجێ بکە بەڵکو دەبێ لیژنەکانی قایمقامێت کە دەچن بۆ پشکنین دەبێ ئەوان هاوکار ئێستا من جارە حەقی ئەوانم نییە ئەوە لەگەڵ خۆیان قساکەم ئێستا جەنابەت سەرۆکی دەستەی گەشت و گوزاری ئەم هەرێمی کوردستانەی بۆ قوبوڵەکەی ئەم هەموو شاگردە کوردی نەزانە زمانی کوردی ئەوەندە بێ ئاستا ئەتوانی ئاستێکی پرۆگرامێک دابنن لە 4 ئاستا هەر کەسێک ئاستی یەکەم نەبڕێت هەر کەسێک مۆڵەتنامەی نەبێت کە ئاستی یەکەمی بڕیوە بۆی نەبێت لە ڕێستۆرانتەکان لە خارنگەکانی ئێمە لە چێشخانەکانی ئێمە کار بکە کە کردێ بە بڕیار و لیژنەکانە بۆ دەرکرد یەک لیژنەی پارێزگا هەبوو لەم هەولێرەیە خەڵکی کە لە یاسا دەرچوو ئەلەرزی لە بەردەمیان بەڵام هیچ حسابێک بۆ ئێوە ناکەن عاجزمە بە کاگڕەنج ئێمە بەرپرسیارەتەکان دابەشەکەین بەرپرسیارەتی ئێمەوەیە کە ئەو خشتەی خواردنەکان ناوەکان کارمەندەکان لە ڕووی لێهاتووی تواناوە لە ڕووی زمانی شەوەیەکێک لە مەرجەکانمان داناوە من جەختم کردوێتەوە کە نابێ کارمەندێک کاری پێ بدرێ ئەگە زمانی کوردی نەزانێت بەڵام وەزارەتی کار وەزارەتی پلاندانان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئەمانە بەرپرسیارن
وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەرپرسیارن لەوەی کە دەستی خوا کاری تا کوردستانی بابۆڵەیەکە بۆ ئەهێنن سەرۆکی دەستا بەڵێ بە چەند زمان داوایەکەی تا تیانەگەینی تون نەبێت ترژ نەبێتم تخوا بە چەند ئەستان هەستەکەی غەریبی لەو شوێنانە بۆم باس بکە تا بابۆڵەیەکە بۆ هێنن بە چەند زمان تیانەگەینی خۆت لەم هەولێرە بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە یانە بێت تورکی بزانی یانە بێ عەرەبی بزانی یانە بێ ئینگلیزی بزانی سەدان جار وتومانە لەوانەیە وە بەرهێنەرێکی کوردستان هیچ زمانێک نەزانێ و خوێندەواریشی نەبێ بەڵام خاوەنی سەرمایەیەکە بێ حەز کا بچێت لە هۆقەباز و لە شوێنەکان نان بخوا باشە تۆ براکەت بۆ ئەمە شەهید بوو نەخێر بە دڵنیاییەوە من بۆ خۆم ژنێکی نەتەوەییم ئەوەندەی بەلامەوە گرنگە دەبێ خەڵکی کوردستان و دەبێ بەرپرسەکانی کوردستان و دەبێت دامەزراوەکانی کوردستان بە یەکەوە ئەم کارە نەتەوەیی بوون مەبەستم تۆ نییە نەتەوەیی بوون کردارە ئێستا بینەرانی بەڕێز هەموو ئەرکی نەتەوەی ئێمە جاران ئەی ڕەقیبێکیان لێە ئێستا هەنێ بۆ نابینم ئەی ڕەقیبەکەش لەنایەن ئەی ڕەقیبەکەشیان هەزار سەری ڕێز بۆ دڵدار دانەوێنم بەڵام ئەی ڕەقیبەکەشیان نابوت کرد سەیرەکەی یەکێ بۆی هەڵەسێتە سەر پێ یەکێ هەڵناسێ یعنی هەموو نەتەوەیی بوون بوو بە ئەی ڕەقیب خەریکە ئەی ڕەقیبەکەش نامێنێ نەتەوەیی بوون بەس بە تەنیا قسەی دوو لە ڕووی جەنابی ئەمەلخان قسەی زل نییە گفتار نییە نەتەوەیی بوون کردارە و دوای ئەوە واز لە نەتەوەش بێنە کاکە ئەمە مافە ئێستا ژنێکی کوردی عەرەبی نەزان تورکی نەزان ئینگلیزی نەزان ئاخر یعنی ڕەوایە نەزانێ بڵێ پیزاکەم بۆ ببرژێن نەبێ بڵێ وێڵدان کاگڕەنج بەس من ئێستا مەیدانیەن ئەچمە چێشخانەکان لە هۆتێلەکان هەچمە هەمووی نامەوێ بە ژمارە باس بکەم کە چەند شوێنمان گۆڕیوە ئێستا بەڵام ناکرێ من 2 مانگە بڕیارێکم دەرکردووە بتوانم لە ماوەی 1 مانگە هەمووی بکەم دەبێ هاوکار بن لەگەڵمانە سەرۆکی دەستەی بەپەلە گۆرانیە ناخۆشەکە لا ئەبەن بەپەلا بەسەلەن هەندێک گۆڕانکاریەکەن بەڵێ نێوت پێدەم ئەو سپراڕەشە دەبێت لە هەولێر و دهۆک و سلێمانی جێبەجێ ئەی بینم بەدەستە وەک سالار عەزیز دڵنیابە ئەی باشە مامۆستای گەورە ئەزانی تۆ لەسەر کورسی کێ دانیشتی ئەزانیت خۆت لەسەر کورسی کێ والله گەورە زانایانی کورد وەکو چێ وەکو جەنابی مەسعود محەممەد شکر مستەفا دکتۆر عەزەدین ئەوانە هەموو ئەزانی مەسعود محەممەد ئەمەی ببینیە لە قەڵا خۆی پەتێک کردە مەلی خۆی بەڕەحمەت بێ ئەی مامۆستا بۆچی ئەمەندە بێدەنگی مامۆستا ئێستا بوو هەموو مناڵێکی کورد تۆ بناسە ئەبوو تۆ لە هەموو کەس زیاتر هاوار بکەی مامۆستا ئەم سوکایەتیە بەس بەتەنیا بە مناڵی ئێمە نییە مامۆستا سوکایەتیە بە تابلۆکەی تۆ سوکایەتیە بە پۆستەکەی بە ڕێزیشت بۆ ئەم سوکایەتیە قوبوڵەکەن یعنی ئەم ترس و لەرزە لە پای چی مامۆستا قسە بکەم ئەرەوەڵا وڵی جارێ ئێمە دەستگایەکی زانستین دەستگایەکی جێبەجێ کارنین ئێمە قسە ئەەکەین ئەنووسین پێشنیارەکەین سەرەوەتر ئاگادار ئەەکەینەوە بەڵام بەداخەوە جێبەجێکردنەکەی نییە هەر بۆ ئەو بابەتە بۆ ئەو بابەتە پێش چەند ساڵێک ئێمە دانیشتین ئەو کاتە من لە ئەکادیمیاش نەبووم بەڵام داوەت کراین چەند پسپۆرێک و چەند وەزارەتێک هەر لەسەر ئەو بابەتەی ئێستا جەنابەت قسەی لەسەرەکەی 20 نوێنەر دانیشتبوو هەمومان ئاینەن ئەو قسانەی ئێستامان کرد دژی ئەو دیاردەیە بوون کردمانە یاداشت و بەرزمان کردەوە بە دوواداچوونیش کرد بوو جەنابی ئەو کاتە دکتۆر نووری تاالبانی بوو سەرۆکی ئەکادیمیا بە دوواداچوونیشی کرد ئیتر بەڵام هەر هیچ فایدەی نەبوو ئێستاش کە ئەوە سیرەکەم وەکو بڵێ بەخۆ هاتینەوە بە درەنگەوە زۆر بە درەنگەوە دەڵێن شتێک هەیە بە ناوی زمان لە کاتێکدا ئێمە لە ڕێنووسمان دەرکردووە نامیلکەیەکی تایبەت بە ڕێنووسی کوردی و بڵامان کردێتەوە ساڵی 2012 کە کەس پەیڕەوی ناکە کەس هەر وەکو ئەمە نانووسێ هەر هینە کۆڕ و کۆبوونەوە ئەەکەین تۆژینەوە ئەەکەین لەسەر زمان بێگومان نە هەر لەسەر زمان بەڵکو لەسەر هەر هەموو بابەتەکانی زانستی بەڵام تەرکیزمان لەسەر زمانە ئێمە لێژنەی زمانمان هەیە لێژنەی فەرهەنگمان هەیە ئێستا هەر بۆ فەرهەنگ ئێستا ئێمە لە کارداینە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بۆ پێداچوونەوە بە ڕەوشی زمان لە ژیانی ڕۆژانە کەوەی ئێمە ئێستاەوە باسیەکەین هە لە لێژنە داینە ئێستا لەگەڵ ئەنجومەنی دادپەروەری هەروەها ئێمە لە لێژنەداینە بۆ ئامادەکردنی
فەرهەنگێکی یاسایی کە ئێستا لە دادگاکان محکەمە بە عەرەبیە دادگایکردنەکە تەنیا لە هەولێرە بەس تەنیا حاکم شەخلەتیف و حاکم خدر بڕیاری دادگا بە کوردیە نووسن. بەڵێ ئەزانم ئاگاداری ئەوەم لە دهۆک هەر هیچ کە اینجا ئێمە ئێستا ئەو فەرهەنگە ئەگەر دابنین ئێستا ئێمە لە ناوین لێژنەیە و ئێمە ئەندامین تێدا ئەوە دەورێکی گرنگ ئەبێنێ مامۆستاگیان کۆبوون و کۆڕەکەتان لەسەر مێزی خڕی داخراوی ئەکادیمیایە. عەبدوڕەقیب یوسف ئەزانی چیە کرد؟ ها؟ کە ماڵێکی کەلەپوری و مێژووی تێکەیرا میدیاکانی بانگە کرد ئەچوو لەوێ هاواریە کرد. مامەسا لە سبەینەوە بڕۆن هاوارکەن، مامەسا کوردی نەما، مامەسا هەمووی فەوتا، تخوا ئەوە پایتەختی کوردستانە، تخوا ئەوە شوناسی هەولێرە. هەستە کرد شارێکی کوردیم پیشان نای مامەسا؟ جەنابەت هەست ناکەی کە ئەو بەخۆ هاتنەوەیە دەورێکی ئێمە شتێدایە، ئەو بەخۆ هاتنەوەی دەسەڵات کە ئێستا ئەوە دەسەڵات بەخۆداتەوە تابلۆکانی خۆی هەڵەیە. وەزارەتی ڕۆشنبیری ئاگادار کردوتەوە کە دەبێت دەست و بردێک بکەن. ئێمەش نالم لەژنەکە بڕیارەکەی پەرلەمان کە خاتون باسەکە ئەوە پێت دەڵێ ئەوە بکە و دوایش تەنفیزەکە ئێمە هەر لە هەموو بوارێکە لە هەموو بوارێکە هەستێکە هەیە. من ئەوە نەگەڕاوم بۆ ئەو شوێنانی پیشانم ماوە، خۆی بەڕیز عەرەبیە، وەرە ئەو جادەی کەس نەزانە، وەرە کوێ ئەڵێ چه شەقامێکەڵی ئەی چه هەستێکتانێ ئەخر کە هەمووی وایە چۆن ئەبێ بێدەنگ بن. کاکە بێدەنگ نەبووینە، پێ دەڵێن بێدەنگ نەبووینە، ئێمە بەردەوام قسەمان کردەوە، بەردەوامیش کۆڕ و کۆبوونەوە دەکەین و کاکە ئاگاداریشان دەکەینەوە، یاداشتمان نووسیوە. داوا کردووە لە وەزیری ڕۆشنبیری؟ بەڵێ داوا کردووە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران؟ بۆ ئەویش نووسراوە یاداشت. باشە ئاخر ئێمەش دەورێکمان هەبووە لەو بایەخەی کە ئێستا بە زمان دەدرێت. بەڕاستی دومین کاکە ئێمە بۆ داوای پۆلیس ناکەی، پۆلیسی زمان بۆ دروستکەن داوامان لە دنیادا داوای ئەوەشمان کردووە. باشە داوای ئەوەشمان کردووە کە گوتیتمان ئەبێ پۆلیسی زمان هەبێ وەکو وڵاتانی کە بایەخ بە زمان و کولتوری خۆیان دەدەن. دوای ئێمە کاکە ئەزانی چەند دەرچووی زمانی کوردیمان هەیە ئێستا ئامادەیە ببێ بە پۆلیسی پاراستنی زمانی دایکی؟ هەر شتێک بودجەی بووێ دەستی لێ پشۆ و تەنانەت زمانیش پارەی بێ بۆی سەرف ناکەن نایکەن. ئەو پێت بڵێ ئێمە پرۆژەی زانستی زمان و کولتورمان هەیە، داوای بودجەی تایبەتیمان بۆ کردووە، وەڵاممان نادنەوە. ئەی باشە ئەی مامەستا ئەگەر من بێدەنگ بم، تۆ بێدەنگ بی، وەزیر بێدەنگ بێ، خاتون بێدەنگ بێ، ئەکادیمیەکان بێدەنگ بن، مامەستا ئەم پایتەختە بەرەو چۆڕڕە کەس ئەزانێ ئەمە ڕۆژە لە ڕۆژان کوردی بووە ئەگەر وا بڕە 10 ساڵی تر. ئەزانی ئێستا باوەڕ هەبی گەی ئێمە شێوێنراوین خۆمان شێوێنراوین خۆشمان خۆمان ئێستا خەڵک هەیە بێگانەیە لێرە دێ هەیە فێرە کوردی بێ من لێ ناگەرم چونکە من زمانی ئەوە زانم بە کوردی قسەی لەگە ناکەم بە سەتانی ئەوها هەیە هەر ئەو ئیشکەرانەی ئێرە چونکە بڕک عەرەبی دەزانن لە ماڵەکان بە عەرەبی قسەی لەگەڵ دەکەن. زۆر پیان مهمە بە زمانێکی تر قسە بکەیت لە زمانی بانگلادێشیەکان فێرە بن بەس عەرەب فێر نابێ ئەڵێ هەمووی بە کوردی قسەم لەگەڵ عەرەبی قسەم لەگەڵەکە. ئێمە شێوێنراوین بۆیە چونکە هەست بەوە ناکەین کە زمان کەرامەتی نەتەوەییە. ئێمە کەرامەتمان شێنراوە چونکە بایەخ بە زمانی خۆمان دەستخۆش. مامەستا حەمێ حەمەسەعی چاوەکانە ماچەکەم و سڵاو ڕێزم بۆت هەیە. مامەستا بۆ ڕۆژانە کەرامەتی نەتەوەییمان ئەشکێنرێ و تۆ بێدەنگی. مامەستا کوا شەڕەکانت لەسەر زمان؟ مامەستا ئەزانم یەکێکی لەو وەزیرانەی کە هەمیشە جلی کوردیە پۆشیت، بەڵام ئەمە بەسە بۆ تۆ؟ مامەستا 4 ساڵە لەسەر کورسی وەزارەتی ڕۆشنبیری دانیشتووی وەکو کەسێکی خاوەن قەڵەم و خاوەن کتێب. ئایا ئەوە بەسەکە تەنیا بڕیارێک لە دوورەوە دەربکەن یا ئەبووە شەڕی مەزنتر و گەورەترت کردایە مامەستا؟ بەڵێ کاک ڕەنج سپاس بۆ جەناب و بۆ بەرنامەکە و بە خێراتنی میوانە بە ڕێزەکانت دەکەم. گوێم لە راپۆرتەکەت بوو گوێم لە راپۆرتەکەت بوو
ئەو هەرجوو مەرجەی لە وڵاتە و ئەم بێسەروبەریەی کە هەیە بەداخەوە ئێمە پاش 30 ساڵ حکومڕانی خۆماڵی ئێستا بین باز لەم کێشە گرفتانە بکەین باز لەوە بکەین فلان تابلۆ بە عەرەبی نووسراوە فلان تابلۆ بە هەڵە نووسراوە بەڕای من کێشە و گرفتەکان لەوێ نییە لە نووسینی تابلۆکان کێشە و گرفت لە شوێنی کاریگەرتر و گرانتر هەیە کە قەرار و بڕیاری پێ ئەدرێت بۆ سوکایەتیکردن بە زمانی شیرینی کوردی ئێمە پێشەکی من بەر لەوەی قسە بکەم ئەمەوێ ئەوە بڵێم زۆرن ئەو کەسانەی لەسەر گرنگی زمان قسە دەکەن زۆرن بۆ نمونە ماندێلا دەڵێ ئەگەر لەگەڵ کەسێکا قسەت کرد بەو زمانەی کە تێی دەگات پەیامەکە بە مێشکی دەگات بەڵام ئەگەر لەگەڵ کەسێکا قسەت کرد بە زمانی دایکی بوو پەیامەکە بە دڵی دەگات هێتلەر دەڵێ ئەگەر ویستت گەلێک لابوت بکەیت لە ناوبەری بە کولی هەر ئەوە بەسە زمانەکەی لە نێوبەری سازمانی نەتەوەیی دەڵێت ئەگەر کەسێک بە زمانی دایکی نەزانێت بنووسێ و بخوێنێتەوە ئەو کەسە بە نەخوێنەوار حساب دەکرێت ڕاستە زمان ناسنامەی نەتەوەیە ئێمە زمانی کوردی نازنامەی نەتەوەمان بووە و چەکێکی گرنگ و کاریگەریش بووە هەر ئەو زمانە بووە ئێمەی هێشتۆتەوە تا ئێستا لە بەرامبەر ئەو هەڕەشە و ڕەشانەی کە لێمان کراوە بەرامبەر بە ئەو داگیرکاریە توولانیەی کەماوەی سەدان ساڵە ئێمە ژێردەسە و داگیرکراوی و دابەشکراوین زمانەکە خۆی چەکێکی کاریگەر بووە بۆتە هۆی مازنەوەی ئێمە لەبەرەوە زمانی دەوڵەتان ئەو بنەمایانەی ئەو ڕەگەزانەی کە بۆ بوونی زمانێکی هەر دەوڵەتێک یا هەر گەلێک هەیە ئێمەش زمانی شیرینی کوردی ئەو بنەمایانەی تایە کە زمانێکی شیرینی کوردی زمانێکی فەرمی بێت کاکە حەمە ببوورە من هەرپێتە لەم کاکە حەمە جەنابی وەزیر لەبەرەی کاکە حەمە لە زمانی کوردیا زۆر شیرینە بەڵام کاکە حەمە تۆنی بلێر لە کاتی نانی نیوەڕۆیە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیە کرد کە سەرۆک وەزیران بوو لە بەریتانیا لیان پرسی بۆ وتی لەبەرەی بەریتانیا زۆر دواکەوتووە بەریتانیا دواکەوت بێبێ کورد لەکوێ بێ ئەی هاوار بەس کاکە حەمە کە ئەم هەموو شتە جوانەمان بۆ ئەگەڕیتەوە بەڕێزت وەزیری هاو نیشتیمانی نیت بۆ دانیشتووی کاکە حەمە بۆ بەسەر دوکانەکانی هەولێر و سلێمانی و دهۆکان ناگەڕی کاکە حەمە بۆ هەفتەی دووجار ناچیتە ئەکادیمیای کوردی کاکە حەمە بۆ لە پەرلەمانی قوبوڵەکەن وەکو دەسەڵاتی تەنفیزی بڵێ کاکە بڕیار دەرەکەن بە دوواداچوونیشی بۆ بکەن ئێستا جەنابەت ڕەخناگری سەرۆکی دەستە ڕەخناگرێ سەرۆکی ئەکادیمیان ڕەخناگرێ بەخوا ڕەنگە بچم بۆ لای کاک مەسرور هەر ڕەخنە بگرێ ڕەنگە بچم بۆ لای کاک نێچیروان هەر ڕەخنە بگرێ ئەی ئێمە دەستی هانا بۆ کێبەرین ڕەنگە بچمە لای کاقوبات هەر ڕەخنە بگرێ خات و ڕێواز هەر ڕەخنە بگرێ من ئێستا دەسەڵات و ڕەخنەگرم لێ تێکەڵە بێ لە بەرنامەکانمان هانا بۆ کێبەرین بڵێ کێشەکە لێرەیە کێشەکە لێرەیە جەنابەت باسی دەکەی هەم ئەو کەسانەی کە بەرپرساریەتی و مەسئولیەتیان هەیە بەرامبەر بەم مەسئلە کاتێک کە قسەیان لەگەڵ دەکەیت هەوڵەدەن بیخێنە ئەستۆی ئەوانی تر هەڵەدەن بیخەنە هەمومان لە بەرامبەر ئەم بێڕێزیکردنە بە زمانی کوردی هەمومان مەسئولیەتمان لەسەر شانە کاکە ڕەنج وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتێکی جێبەجێکار نییە ئەکادیمیای کوردی ئەکادیمیایەکی جێبەجێکار نییە پێشنیار دەکا نووسراو دەکا خەلەل و نوقسانیەکان دەخاتە ڕوو بۆ شوێنی جێبەجێکار بەڵام ئەمە نابێتە بیانووی ئەوەی ئێمە مەسئول نین لەم بابەتە ئێمە من بخۆم وەک وەزیری ڕۆشنبیری مەسئول دەزانم بەرامبەر بەم مەسەلە و بە شێوەیەکی سەرەکیش من هەوڵ نادەم لە ژێرم بابەتە دەرچم و بیخەمە ئەستۆی ئەوانی تر کاکە ڕەنجتۆ ئەزانی بۆ هەڵوەشانەوەی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لە 2016 بۆ 2017 بڕیارێک کە دراوە بەرامبەر بەوەی بۆ کۆنمرەی خوێندکارانی پۆلی 12 کە دەچن بۆ هەندەسە و دکتۆرا و زانستی زمانی کوردی و زمانی عەرەبی ئەختیاریە ئێمە چیمان بەسەر هات و چیمان کرد ئەم بابەتە
ئێمە لە 36/2021 من ئەنجومانی وەزیرانی بەڕێزم لێ ئاگادار کردووەتەوە پێم وتووە ئەمە بە سوکایەتی بە زمانی کوردی دەزانین دەبێ ئەم بڕیارەوەی پێ بکرێت دوای ئەم ناوبڕا گوێ لە فەرمایشتەکانت دەگرم بەڵام کاکە حەما بە من چی لە بەغا بۆم زیینوەکەیتەوە لە هەولێر پەلوپۆیشکێنن بە من چی بە زمانی کوردی چی بە زمانی دایکی ئێمە چی پاش ئەم ناوبڕە وەڵامم بیتەوە مەمنونت دەبم لەبەر ئەوەی کە بینیتان هەولێرتان بینی من ئەمڕۆ لە هەولێر بووم هەڵبەتە سلێمانی تۆزە باشترە لە هەولێر بە پێی هەموو داتاکان حتا ئەو عەرەب و تورکانەی دێنە سلێمانی تورکی و عەرەبی زووتر فێرە بن ئەمە ڕاستیە کوردی زووتر فێرە بن زمانی کوردی هەر میلەتێک هەر گەلێک هەر بیانیەک بێت کوردی لە سلێمانی زووتر فێرە بێت لە هەولێر وانە لە دهۆک وانە پشڕاستێکیتەوە قسەکەم پشڕاستێکیتەوە بۆی پێم نەڵەن شارچێتی وەشتانەکە باشە پاش ئەم ناوبڕە وەڵامم بەرەوە کاکە حەما ئەوە بە کوردکراوی و بە پوختی جارێکی تر ئێمە وێنەمان گر لە ڕوودا و خستمانە بەردەم ڕای گشتی و بەڕێزت دوای ئەم بەرنمەیە چی ئەکەن چونکە خەریکە کابینەکەتان تەواوە بێت یعنی خوا بە زمانی کوردی لەسەر دەستی تۆش نەبێ بە مێژوو بڕۆ شەڕ بکە تا پۆلیسی زمانمان بۆ دابینەکەی بڕۆ بگەڕێ وەکو سالار عەزیز بڕۆ تۆ عمرە درێژ بێت بگەڕێ وەکو شەهید مەهدی خۆشناو ئەم سوکایەتیە قوبوڵ مەکە لەبەر مێژووەکەی خۆت لەبەر هاوڕێشەی دەکانت لەبەر حیزبەکەت پاش ئەم ناوبڕە وەڵامم بیتەوە جەنابی وەزیر سپاسە دەکەم بنەرانیێژا ئەگەڕێمەوە بەڵێ جارێکی تر سلااوتان لەبێت جەنابی وەزیر بۆ کە خەڵک قەرزاری پارەی کارەبایە ماوەی بۆ دیاریەکەن تۆش جەنابێت لەگەڵ دام و دەستگا پەیوەنددارەکانی تر ماوە دیاری بکە ساڵە دانێن 6 مانگ دانێن نەخشەڕێ و ڕێنووسێک لەگەڵ ئەکادیمیەکانی کورد کۆلێژەکانی زمان دەستنیشان بکەن بڵێن هەتاوەکو 6 مانگی تر هەتاوەکو ساڵێکی تر ئەگەر کۆی تابلۆکانتان نەکەن بە کوردی لە چوارچەوەی ئەو نەخشەڕێ و ئەو ڕێنووسە زانستیە کوردیەدا مافی شوێنە بازرگانیەکانتان نامێنێت و ئەبێت دای بخەن بۆ شتێکی وا ناکەن هەنگاوی کردداری تخوا لە بێرۆکراسیەت و لە قەڵەم و وەرەقا وەرنە دەرێ بەخوا خۆشەویستترین وەزیرەکان ئەوانن کە زۆر لە ناو خەڵکان ئەمەی داوات لێ ئەەکەم شتێکی خراپە کاک ڕەنج سپاس بۆ پرسیارت سپاس بۆ ئەو پێشنیارەت ئەوە بڕیارێکە فەرمانێکی وەزاریە وەزارەتی ڕۆشنبیری لە ڕۆژی جیهانی زمانی دایکە دەری کردووە بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشە و گرفتانە بکات کە جەنابت باست کرد و لە راپۆرتەکە تا هەبوو ئەو بەڕێزانە هەموو لەو لژنەدا بەشدارن وەزارەتی پەروەردەیە خوێندنی باڵایە ناوخۆیە دادە شارەوانیە بازرگانیە فەرمانگەی میدیا و زانیاریە پەیوەندیەکانی دەرەوەیە ئەکادیمیایە گەشت و گوزارە ئەمانە دەستمان پێ کردووە بۆ ئەو بابەتەی جەنابەت باسی دەکەی و کۆبوونەوەی یەکەمیشمان کردووە و هەموو لایەکیش بە پەرۆشەوە چاودێری دەکەین و ئەمانەوێت لە کەمترین مدەتا ئەم بابەتە ڕاست بکەینەوە بابەتەکەی جەنابەت باسی دەکەی ئەمانە بەڵام من وتم کاکە هەندێک کاریگەریەکەی کەمترە هەندێک هەیە زیاترە مامۆستا مادەم کۆکی لەگەڵم بەڕای بەڕێزت چەندێ ماوە دیاری بکرێت چەندێ ماوە تەرخان بکرێ پێشنیازەکە ئەکەی چەندێ بێ من ئێستا ناتوانم بڵێم ماوەکە چەندە ئەوە پسپۆڕانی بوارەکە دەزانن چەندە بەڵام بەڕای من ئەبێت ڕەنگە چەند ساڵێ بخایێنێت ڕەنگە بۆ ئەوەی مەجبوری بازار بکەیت مەجبوری هۆڵ و مۆڵ و دوکاندارەکان بکەیت کە تابلۆکانیان چاکە ئەوە ماوەیەکی کەمی ئەوێ ئەوە
ماوەیەکی کەمیەوێ بەڵام ئەگەر بتەوێ ئەم بارە شێواوەی زمانی کوردی ڕاست بکەیتەوە ماوەی چەند ساڵێکی ئەوێت هەوڵی بەردەوامی ئەوێت و هەوڵێکی هەملایەنەی ئەوێت بە هەمومان. ئێستا بڕیارێک دەربکەن مامۆستا، ئێستا ئێوە ئەو هەموو خەڵکەی کە باست کرد بەمەرجە سەرۆکوەزیران پشتان بگرێ و بودجەیەکی شتەرخان بکەن بەس بۆ ئەمە. کۆڕی زانیاری کورد بە 2 هەفتە ئەتوانێ نەخشەڕێ و ڕێنووسەکە دیاری بکات، ناتوانن ڕەنگە هەتان بێ ئەڵێ هەر هەمانە. باوەڕم پێ بکە بە 6 مانگی تر هەستەکەی هەولێر کوردیە، بە 6 مانگی تر هەستەکەی سلێمانی کوردیە، بە 6 مانگی تر هەستەکەی دۆک کوردیە. من داوای لێبوردن لە هەولێریەکانەکەم، لە سلێمانیەکانەکەم، لە دۆکیەکانەکەم، بەس بەخوا ئێستا لە کوردی ناچێ. ئەرێت خوا لە کوردیە چێ ئێستا؟ ها لە کوردیە چێ مامۆستا؟ هەولێر لە کوردیە چێ؟ تخوا هەولێر لە کوردیە چێ؟ هەولێر لە کوردیە چێ؟ هەمویان ئەڵێن نەوەڵا. ئاخر وەڵڵاهی ئەمە کارە ساتە مامۆستا. ئێوە قەرار بن 6 مانگی تر کوردستان ئەکەنەوە بە کوردستان، وەکو خۆت فەرمووت ئەی بە دوای 30 ساڵ تازە دانیشین بڵین وڵات تابلۆکان هەمووی بوو بە عەرەبی. من بەس تابلۆکان ئەڵێم بەڵێ بە 6 مانگ. تۆ من ئەڵێم 6 باشە، تۆ ئەڵێی چەند؟ سەرۆکوەزیران پشتیوانتان بێت. باسی ئەوەت کرد کە سەرۆکوەزیران پشتیوانتان بێت. بێگومان سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران لە ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەکاندا لە چەند کۆبوونەوەیەکدا گفتوگۆی چڕ و پڕ کراوە لەسەر ئەم بابەتە و ئەوان زیاتر لە هەموو لامان سوورترن لەسەرەوەی کە زمان و پاراستنی زمان وەک برەودان بە زمانی کوردی و گەشەکردن و گەشە پێدانی زمانی کوردی و نەهێشتنی کەم و کورتیەکان و گرفتەکان لەباری زمانەوە چارەسەر بکەن. بێگومان لە ئەنجومەنی وەزیران پشتیوانیمان بۆ ئەوە هەیە. دەبەو خوایە مادەم حەزەکەم زانی هەرچەنە من گومانم نییە کاک قوباد و کاک مەسرور بۆ زمان ئەگەر ئێوە بچنە بنکڵێشیان چونکە وەزیفەی ئێوەیە، ئەرکی ئێوەیە. ئەگەر ئێوە کارەساتەکان بۆ ڕوون بکەنەوە هیچ گومانێکم نییە پشتان نەگرن. مادەم خۆت ئەڵێی لە ئێوە بە پەرۆشترن دەوەڵی حەزەکەم بزانی من زۆرم دانا 6 مانگ. بە قورعان سوچی ئێوەیە ئەگەر بە 3 مانگ نەیکەن. تۆ کاک مەسرورە لە پشت بێ و کاک قوبادە لە پشت بێ و ئەم سوپایەت لە پشت بێ کە ناوتێنان ئیتر بۆ دانیشتون دەدەست لە دەست و قووەت لە خوا دەدەست پێ بکەن. خەریکین کاکە ڕەنج، لێجانەکان خەریکن، ئەنجومەنی وەزیران خەریکن، وەزیرە بەڕێزەکان خەریکن، هەمومان یەکدەنگ و یەک هەڵوێستین لەم بوارەدا، هەمومان ئەو گلەیانە دەکەین. مامەستا تۆ زانی نابێ هەموو دۆستایەتیەکی بەتینم لەگەڵ تۆ هەیە و ڕێزم بۆ قسەکانت هەیە، بەس لەم قسانەم زۆر بیستووە. ئەزانی بۆ بزانم قسەکانی تۆش وا دەرناچێ ئەوە لەگەڵ دڵ بخوێنە سەیری ئەم دیمەنەکە 2019 قایمقام بەڵێنم پێدا لە بەرنامەی نۆڕۆژی دۆستانە با بەیەکەوە سەیری بکەین. وەڵا بڕوا ناکەم قایمقامی هەولێر کاک نەبەست کە برادەریش مەسڵاویشم بۆ هەیە بڕوا ناکەم چوو بێتەوە بەلای زمانە. با گوێیەکی لێ بگرین چۆن بزانم قسەکانی ئێوەش 2 ساڵی تر ئاوا پێشکەشکارێکی تر باسی ناکە. با گوێیەک لە قایمقامی هەولێر بگرین. فەرموو. طبعا ئەوەی کە دەیبینین ئەوە واقعکە هەیە کە لە کوردستان بەگشتی و لە هەولێریش بە تایبەتی ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو کەلتورەی کە پێشتر ماوە و هەروەها ئەگەر سەیری هەولێر بکەین احتیمالە خەڵکانێکی زۆر کە ئەو شوێنانەیان داناوە خەڵکی شارەکانی تری عێراقن وڵاتانی دەوروبەر ئەوە کەلتورێکە لەوێ هیناویانە ئێرە. بەڵام ئێمە وەکو حکوومەت ڕەچاو یاخود چاودێری ئەو بابەتەمان کردووە، بەڵام لە ماوەی هەڵێن لەو فترەی ئەخیری کە ڕابردوو کە ملاحەزەمان کرد ئەو تێبینیەوەمان کرد کە ئەو دیاردەیە زیادی کردووە، هەروە هاوڵاتیانیش کە مافی خۆیانەکەوە گلەی و گازاندەکانیان ڕۆژانە لالای ئێمە دەکەن کە دەچنە چێشخانەیەک منوەیەکی بۆ دێنی بە کوردی نەنووسراوە، احتیمالە بە ئینگلیزی نووسراوە بە تەنیا ئینگلیزی نازانی یاخود عەرەبی نازانیتن ناتوانێت بیخینێتەوە، هەروەها ناشکرێتن لە وڵاتێک لە هەرێمێک کەوا
زمانی فەرمی یەکەم کە زمانی کوردیە لەو شوێنە گشتیانە کە هاوڵاتیان ڕۆژانە سەردانی دەکەن نەتوانیتن کە شتێک بخینتەوە خۆت ئەو چیرۆکانەی لەگەڵ مناڵەکان تا تووشت بووە کاچیتە شوێنان چییە ئەو شتانە کە ئەیهێنە بەردەست نامە ڕۆژانە ناڵێم سکالامان بۆ دێتن کەوا ئەو خۆشت زۆر تێبینیت وەکو کوردی تێبینیمان ئێمە قایم قامێک بڵێ ئەمن وەکو قایم قامیت هەروەها دوای دەست بەکاربوونی بەڕێز پارێزگاری نوێ یەک لە کۆبوونەوە کە سەرەتاییەکانی کە ئەنجامماندا ئەو بابەتە بوو کەوا ئەو کێشەیە چارەسەر بکرێتن کەوا کێشەیەکی بەربڵاوە بوونی ڕێگەکانی چارەسەری ڕێگەکانی چارەسەر ئەم پێشتەن ڕۆژێک نووسراوێکم ئاراستەی بەڕێبەرایەتی گشتی گەشت و گوزاری هەولێر کردووە ئەو نووسراوە وێنەیەکم دایتە وەزارەتی شارەوانی بۆ ئاگاداری بەڕێز وەزیر بۆ بەدواداچوونی وەزارەت هەروەها پارێزگا هەروەها نووسراوەکە ئاراستەی هەموو شارەوانیەکان کراوە ئاراستەی کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکان کراوە کەوا لە کاتی نوێکردنەوەی مۆڵەتی ئەو شوێنانە ناکری مۆڵەتەکە نوێ بکرێتەوە ئەگەر نوێەکەی بە کوردی نەبی شوێنەکەشی بە زمانی کوردی نەنووسی. کاکە حەما ئەوە ساڵی 2019 قایم قامی هەولێر واڵێ ئێمە کردارمانەوە کردار بەسە کتاب و ناکتاب وکم ئەو کاتەش کتاب کراوە خوا ڕستۆرانت کتابی فەرمی ئاڕاستا کرێیا ئەبێ حکوومەت فەرمان دەرکا بڵێ تۆ لەم نیشتیمانایی لەم وڵاتایی ئەبێ جەنابەت قبوڵی نەکەی کەسێک لە نشینگە مافی مانەوەی پێ بدرێ مافی کاری پێ بدرێ هەڕی لە بڕیش گیان نکاتەوە هیچ نەزانێ لەگەڵ هاونیشتیمانیەکە چێ شتێکی گەرم و ڕێکوپێکی بۆ دابنە چه بڕیارێک دەدەی بڕیار کردار جەنابی وەزیر بڕیار و کردار دوو بابەتی جیاوازن بڕیارەکان خۆ ئەگەر بە بڕیار بێت لە کاتی دەرکردنی یاسای ڕێکلامدا لە 2019 یاساکە هەموو ئەو شتانە تایە کە بۆ پاراستنی زمانی کوردی لە ناو بازار و لە ناو هۆڵەکان و لە ناو مۆڵەکان و لە ناو ڕێگاوبانەکان و لە شوێنە گشتیەکاندا کە دەبێت زمانی کوردی لە سەروی زمانەکانی ترەوە بێت زمانی کوردی لەگەڵ زمانەکانی تر بێت ئەمانە هەموو قەرار و بڕیار دراون بەڵام جێبەجێ نەکراون ئەمەیان شتێکی ترە ئەمەیان بابەتێکی ترە ئەبێ بە هەمومان جەنابی وەزیر من هەمومان و ئەوانە ناناسم من وەزیرێکم هەیە هاونیشتیمانیەکی کوردم پێشکەشکارێکی کوردم وەزیرێکی ڕۆشنبیریم هەیە ناوی محەممەد حەمەسەعیدە تۆ وەزیری منیت من حەقم چییە یعنی تیمەکەت کێ لەگەڵ کێ بۆ مێژوو لەو ماوەیە بەڕێزت وەزیری ئێمە تۆ ئەناسین من حەقم چییە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە ئەبێ بەڕێزت بیکە شەڕەکە بکەی بەڵێ کاکە ڕەنج لێرە شتەکە ئەمە من بۆ جەنابەت باس بکەم من پێشتر وتم ڕەنگە هەندێک هۆکار هەن زۆر کاریگەر نەبن بۆ زەعیفکردن و لاوازکردنی زمانی کوردی یا بۆ سڕینەوەی زمانی کوردی هەندێک بابەتی گرنگ هەیە کە ئەوە خۆ هاوڵاتی نییە کات ئێمە خۆمان حکوومەت کردومانە وەگە و بڕیارەی بۆم باس کردی کە لە 2007 بە 2016 ئەنجومەنی وەزیران داوێتی وەزارەتی خوێندنی باڵا داوێتی ماوەی 2 ساڵە من خەریکم لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیرە بەڕێزەکان لەگەڵ ئەکادیمیای کوردی تا ئەو بڕیارە بە خۆشحاڵیەوە دەستخۆشی لە ئەنجومەنی وەزیران دەکەم لە سەرۆک وەزیران بۆ جێگر وەزیران بۆ وەزیرە بەڕێزەکان تا دوجار بڕیاردرا لجنەیەک دروست بکرێت لە 5 وەزارەت وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا ئەکادیمیا وەزارەتی تەختید وەزارەتی ڕۆشنبیری بە سەرۆکایەتی جەنابی جێگری سەرۆک وەزیران ئەو بڕیارە هەڵوەشاوەتەوە دەستخۆشیەوە لە برای بەڕێزم کاگارام کە لەم ڕۆژانەدا خستێ بواری جێبەجێکردن و هەڵی وەشاندەوە ئێمە ئەم بڕیارانە هەیە ئەمە بەدواداچوو هەیە خەلەلەکان دەستنیشان وەزارەتی ڕۆشنبیری خەلەلەکان دیاری دەکات کاکە ڕەنج کەم و کورتەکان دیاری دەکات بڕوا دەکەی سەدان نووسرا و پێشنیارمان بۆ وەزارەتەکان و بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ شوێنە بەرپرسەکان و بۆش دامەزراوەکانی پەیوەندیدار هەیە ئێستا بەڵام جێبەجێ ناکرێن وەزارەتی
ڕۆشنبیری ئەزانی دەسەڵاتی ورد و ئەوەی نییە درشتی بکاتە سەر خەڵک بە زۆر بڵێ بێشتەکە بەجێ بکەیت. ورد و درشتی کێشەکانی ئەم وڵاتە لە ئەستۆی حیزبەکەی بەڕێزدا و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە و کەسیش بەقەدەر ئەم دوو حیزبە شەهیدی نەبووە و کەسیش بەقەدەر ئێوە باسی نەتەوە و نیشتیمان و ئەم شتانە ناکات و بەسە کتاب و ناکتاب وکەم من کردار ئەڵم کردار جەنابی وەزیر کاتی خۆی لینین و تۆت یەگەر نەدویست ئیشێ بکرێ بێرە دەست لیژنە. کاکە ڕەنج بەداخەوە لەباری زمانەوە کەم و کورتی زۆرە تۆ دەزانی لە کاتی داگیرکاری و ماڵوێرانی کووردا لە کاتێکا کە ئێمە لە شاخ بووین و حکوومەتەکانی باڵا دەست بوون بەسەر وڵاتەکەمانە زمان لای تاکی کورد شیرینتر بوو تا ئێستا تۆ ئەزانی بەرپرسان و سیاسەتمەداران هەموو بەرپرسیاران و سیاسەتمەداران و گەورە بەرپرسانی ئەم وڵاتە لەسەرەوە بۆ خوارەوە شانازی بەوەوە دەکەین مناڵەکەمان تورکی دەزانێت ئینگلیزی دەزانێت فارسی و عەرەبی دەزانێت بەڵام شەرم ناکەین کە کوردی نازانێت. باشە من ئەوەی کە جەنابەت دەڵێ ئەزانم ئێزگەکەی پارتی و دەنگە زوڵاڵەکەی فەرات سەنگاوی یەکێتی لە دەنگی گەلی کوردستان پەخشانە شۆڕژگێڕی و ئەوەی کە پێوترێ بەرگریەکانی پاکتر بوون و بەرزانی مەلا خالید ڕۆحی شاد بێ هاوارەکانی پاکتر بوو لەمای کە ئێستا هەیە بەڵام ئێستا ئێوە دام و دەستگان گۆرانیەکی هونەرمەند بورهان مەجید هەیە لە دەستی هانا بۆ کێبەرم پاش ئەوە ئەگەڕێمە وڵات بیرێکی لێ بکەرەوە بزانم چەند مانگ باشە چونکە ئێمە تۆ ئەناسین جارێکی ترێڵێمەوە با بچمە سلێمانی و جەنابی وەزیرە گەڕێمەوە خزمەتە کاک دکتۆر هۆگر سڵاو ڕێزم بۆتەیە ئەزانم زۆر دەمێکە داخە خۆی لەم پرسا حەزم کرد گوێت لە هەمومان بێ ئینجا بێمە خزمەتە هیچ پرسیارت لێ ناکەم فەرمایشتەکانت چین دۆخەکەت بینی. کاکە ڕەنجی زۆر سپاس بەڕاستی ئەم بەرنامانە بۆ تۆوە بێتە مێژوویەکی جوان ئەگەر کورد بمێنێ سەرنج بە دووبارەیەکەمەوە ڕۆبۆ نامێنێ مامۆستا با پێ بڵم کاکە سەرنج بە لەم پارچەیە ئەگەر کورد بمێنێ بۆ ئێستا کار لەوە دەرچوو کە بڵین زمان بەتەنیا بۆ ئەو ڕێژەیە کە لە ناکورد هاتوونەتە شارەکانەوە کە لەم ڕۆژانە من شتێکم خوێنەوە ژمارەیەک ئەڵێ کە هەرگیز ئەوە ڕاست نییە بەڵکو پێنج قاتی ئەو ژمارەیە ناکورد هاتوونەتە شارەکانەوە و ئەوانە چوارژن و سێژن ئەهێنن و ئەوانە تەنانەت لە ئاینزاکانیشانە چۆن بڵی بواری ئەوە نایە کە دەست بگرنەوە لە مناڵخستنەوە ئێمەش ئەوە گەنجی ئێمە ئەڕوا بەرە وڵاتان ئەوە بێهیواییە لەبەرەوە من پێم وایە ئەگەر دوو دەیتر بەم ئەقڵە کوردیش بکە بە دڵنیایەوە پێ دەڵێم ئێمە ئەبین بە کەمینەیەک و ئەو کاتە ئەبێ مشوری خۆمان بخۆین بەرەو شوێنە بکەوینە ڕێ دوای ئەو پێشەچیەکەمە پێ دەڵێم کاکە ئەگەر نەم بڕیت کاکە چکە منەوە ساعت و نییە کە بەڕاستی لێرا بووم بە پەیکە چاو ماجەکەم ئەوە منەوە 30 ساڵە هاواری زمان و کەلتوری کوردەکەم بیتێکی فۆلکلۆری کوردی هەیە ئەڵێ کوردی هەیە ئەڵێ هەر ماڵی کووردە شێواوە بێخێ و مەشهورە فیکە بە برای بێلێ و ئێمەی کورد لە دوای ڕاپەڕینەوە بەڕاستی فیکە بە برای بێلێ و لێین لە کام بوارە تۆی گری با من شتێک بڵێم کە دڵنیام زۆر کەس ئەبنە چۆن بڵێ ناحەزم بەم قسانە و من کردوشمە لە پەرلەمانی کوردستانەوە لە 92ەوە نەک ئێستا لە 92 دژایەتی زمانی کوردی کراوە ئەگەر پێم بڵێ بۆ ئێستا یەکێک لەو بەڕێزانە ماوە کە هاتۆتە دەنگ گەرما و گەرم کاتێک کە زمانی کوردی خراوەتە دەنگانەوە بە دەنگێ دۆڕانومانە هاتۆتە دەنگ یەکیان ئەوە چۆن بڵێ کۆچی دوایی کردووە ئەوی تریان دکتۆر جەلال شەفیقە کە هاتۆتە دەنگ و تەنانەت بە یەکێک لەو بەڕێزانی کە ئەندام پەرلەمان بوو توێتی باشە خۆتۆ پێشمەرگە بووی تۆ بۆ دەنگت دادژی زمانی کوردی ئەڵێ زمانی چۆڵە ئاگام لێ نەبوو ئەی کابرا چۆن دەستی بەرز کردەوە ئەڵێ دیم دکتۆر فلان دەستی بەرز بوو ئەو هەلومەرجە کاکە ڕەنج ئەمەی لێکەوتەوە کە پەروەردەی ئێمە دابڕوخێندێ ئەوەی لێکەوتەوە کە مناڵی کوردی ئێستا ئەوەی کەوا دوو پولی هەیە ئەوەی کە بەرپرسە دەرەجە سێش
مناڵی لە بەرخوێندنی کوردیانە بێ تۆ چاوەڕێی چیەکەی کاکەڕەن چۆن زمان بمێنێ حەزەکەم یەکشتی تری پێ بڵم کاکەڕەنج من لەم ساڵانە لەگەڵ قونسڵ یەکێک لە وڵاتەکانە بەڕێکەوت کۆبوومەوانێ ئەو پیاوێکی زۆر ڕۆشنبیر بوو بەڕاستی شتێکی زۆر سەیری وتی ئەوەی من تێبینیەکەم ئێوە بە تایبەت بەرپرسەکانتان گرنگی کەلتور نازانن یاخود ئەیزانن و بەمەبەست گرنگی پێنایەن من وای ئەبینم کە زمانی کوردی بەمەبەست وای دەکرێت ئەگەر بەمەبەست دوانیە ئێستا کاکە حەمەی حەمەسعی قسەیەکی کرد ئایا ئێمە لە ڕۆژگاری بەعسا بە و هەموو چۆن بڵێ دڕنگەیەوە ئایا ئێمە ئەو کاتە زمانمان هەلومەرجی باشتر بوویاننا ئایا ئێمە زمانمان پەر نەکرد حەزەکەم شتێکە پێ بڵم کاکەڕەنجی ئێستا گروپێ دروست بوون لێرە و لە پارچەکانی تری کوردستانیش ئەڵێن مەڵێن زمانی کوردی بڵێن زمانە کوردیەکان باشە ئەمە کێوای کرد کە ئەمە دروست بێ بڵێن زمانە کوردیەکان ئەجاخۆ ئەگەر وا بێ ئێمە پاش ماوەیەکی کە ئەبێ بڵین نەتەوە کاک دکتۆر من هەر کاتێ بەرنامەم هەبوو بێ ڕوودا و بەرنامەی هەبوو بێ لەسەر هاواری زمان بێتۆ نەی کردووە وا باواز لە قسەی باز بە سەیریکە دکتۆر تکات لێ یەکەم وەزیر لێرەیە سەرۆکی دەستەی گەشت و گوزار لێرەیە جێگری سەرۆکی ئەکادیمیای کوردی لێرەیە کە خۆی وتی ئێمە لە جێی مەسعود محەممەدین وایە تکات لێ ئەەکەم شتی کردداری کاکە حەمەی حەمەسعی بەیانی چی بکات ئەمەلخان سبەینە چی بکە ئەکادیمیا چی بکات چونکە تۆ لە منی ژواوەتر چووی تۆ ترسی کوردیش نەمێنێ نەک زمانەکەی توخوا ئەوە پایتەختی کوردستان بوو کە پیشانی تۆمما بەڵێ بە حەسرەتەوە ئێڵم من دەمێکە لەو بابەتە کارم کردووە کە تو ئاگاری من دە باشە چی بکەن کاچی من ئەبێ بڕیاردەری یەکەمی ئەم نەتەوەیە وەکو بارزانی چۆن لە ساڵی هەفتایە هاتە دەنگ لەبارەی زمانەوە ئەبێ بێتە دەنگ چونکە ئەمە یعنی تۆ بوونی تۆ یعنی زمانەکەت ئەی تۆ کە زمانی لە دەستدا ئیتر ئەوەی تر نامێنێ بینەوە سەر ئەو ڕێنووس و ئەو تابلوانی کە جەناب باسی کرد من زۆرم پێخۆش بوو کە باسی بەهشتی مادی خۆشنا و کاکە سەلار عەزیزی کرد بەڵام حەزەکەم یەک شتی پێ بڵم لە کۆتایی شەستەکانە کەڵە پیاوێک لە هەولێر پارێزگار بوو لە کۆتایی شەستەکانە ئەمە چووە یەخەی ئەو کەسانی گرتووە کە تابلۆکانیان با کوردی نەبووە ئەو کاتە حەمومی فەرج بپرسە لەوانی کەنەوەی ئەوەن چکە ئەو کاتە من خۆ مناڵ بوو دێمەگەی کاکە ئەو کاتە خەڵکی دۆسۆزمان زۆر بوو ئێستا بەداخەوە یعنی سەرنج بە لە مەسەری پرۆتۆکۆلیا کاکە تۆ لە هەج وڵاتێکابی ئەبێ ئەگەر بەپرسبی ئەبێ بە زمانەکەی خۆ قسە بکەی بەڵام ئایا بەرپرسانی ئێمە کە ئەچنە شوێنان ئایا بە زمانەکەی خۆیان قسەکەن ئەی بۆ دەستوری عراق خۆڕێی پیاوین باشە لەم ماوەی پێشوا وەزیرێکی عراقی ئەو وانە کوردیەی ویستی سووک بکە لێرە هەنێک کەس کەوتنە چۆن بڵێ ئەوەی کەوا تەنگەتاو بن و ئەمانە بەڵام من وتم بەدبەختیەکە لەوایە کاکە 3-4 ساڵ لەمە پێش وەزیرێکی کورد ئەو بڕیاری یاوە لێرە لەبەرەوە ئێمە ئەمە بەدبەختیەکە ئەمەیە ئایا ئەو وەزیرە یعنی ئەمە دەغەڵ نەبووە بە خوێنی هەزارەها شەهیدی ئێمە باشە دکتۆر کاکە ڕەنج قسەی کرداری ئێستا تۆ جەناب شتێکەوە باشە قسەی کرداری سەیریکە ئێوەمانان لەگەڵ کاکە حەمەیە لەگەڵ لەناو ئەو لیژنەیە بن خۆیڵێ کاک مەسرور و کاقوبادیشم لە پشتە بەتاکیید خاتو ڕێوازیش دێتە ڕیزەوە باشە بەڕاستی ئەبێ داواکاری گشتیش بێتە ڕیزەوە دەسەڵاتی دادوەریش بە چەند مانگ ئەتوانرێ ئەولێر و سلێمانی و دۆک پاک بکرێتەوە و لە تابلۆی پڕ لە خەوش و خراپ مەبەستم خەوش دوور بە سوکایەتی نییە بە زمانی بێگانە هەموو زمانێک ڕێزی تایبەتیە هەموو زمانێک جوانە هەموو زمانێک شعری مرۆیانەی پێنووسرێ هەموو زمانێک هاواری مرۆڤەگەیەنێ هەمویان ڕێزیان لەسەر سەرمانە بەڵام لە ناو قەتەرە ئێستا برادێک نامەی بۆ ناردوم لە قەتەرەوە بینەری بەرنامەکەمە بۆی ناردوم شڤان مستەفا ئەوە تا ئەوە زارا و شتەکانە سەیریکە هەمووی بە کوردی بە ئەوە زارا ئەوە چەندین سەیریکەن ئەوە زارا ئەوە مارکی براندی زارا سەیریکە ئەوە
سن هامر ئەوە ناوی ئەو شتە نازانم ئەوە لیڤەتۆن هەمووی بە عەرەبی لە قەتەر نووسراوە سەیریکە ئەوە لاکۆست سەیریکە بینەرانی بەڕێز سەیری لاکۆستکە بە تیمساحەکەیەوە مامەستا بە چەند مانگ کاکە حەمە و ئێوەمانان لەگەڵ یابن و پشتیان بگرن ئەتوانن هەولێر و سلێمانی و دهۆک پاککەنەوە لە تابلۆی پڕ لە خەوش هەرچەنە لە هەڵەبجە بەڕاستی یەک دنیا فۆنتی فارسیم بینی لەم ماوەیە سەردانیم کرد هەڵەبجەش ڕای من کاکە ڕەنگە 3 مانگ بۆ ئەوە بەس بێت بۆچی ئەڵم 3 مانگ ئەگەر هاتوو وەک کاکە حەمەی حەمەسەعی ئەڵێ من کاک مەسرور و کاک قوبادم لەگەڵە ئەو کاتە ئەگەر بڕیارێک دەرچوو و بەڕاستی ئەبێ هێزێکیان لەگەڵا بێ یعنی هێزێکە بێ بەناوی پۆلیسی زمانەوە پۆلیسی ڕۆشنبیریەوە ئەوە 3 مانگ ڕەنگە زۆر بێ ئەگەر بڕیارێک دەرچێ ئەو بڕیارە یەکلاکەرەوە بێت و ئەبێ ئەو غرامەیی کە دائەنێ بۆ ئەوانەی کەوا سەرپێچەکە ئەکەن مەبلەغێکی وا بێکەوە بە جارێکی کە یعنی ئەوە بخرێتەوە خزمەتی زمانەوە ئەو کاتە من لەو بڕوایم 3 مانگ ڕەنگە بۆ لایەنی تابلۆکان بەس بێ بێنەوە سەر لایەنی ڕاگەیاندن چونکە لێ ناشارمەوە ڕاگەیاندنی ژوێرانکەری زمان بەشێک بۆ ڕاگەیاندنەکانە گەڕێتەوە هەر بۆ نمونە ئێوە کەناڵتان هەیە کاکە ئەڵێ لە بەخشنامەی هەواڵەکانە کە پێشکەشێکە ئەڵێ ژووری هەواڵم پێشکەشکردن تەلەفۆنم بۆ کردوون ئەڵێن بابە ئەمە مەڵێ تۆ زمانەکە بۆ تێگەی تێمەگەی کەسێرەکەم ئەم جارە هەر هەمویان بەکارێنن لەبەرەوە ئەمە حەلکردن لای من نییە من بۆ ئەو ئەکادیمیای کوردیە کە کاتی کاک شەفیق قەزاز کاکیجان نامەیەکیان بۆ ناردم بۆ ئەوەی کە کۆنفرانسێکیان هەیە ئەگەر لێکۆڵینێکم هەبێ لێکۆڵینێکم هەبوو لەبارەی 3 گرفتەوە لە زمانی ڕێنووسی زمانی کوردیە لێ کاتێک کە من بابەتەکەم پێشکەش کرد بە ڕێزێک لەوانەی کە ئەندامی ئەکادیمیا بوون تی دکتۆر وەڵی من نازانم فۆنیم چییە و ئەلۆفۆن چییە و ئەلۆگراف چییە بەڵام ئەوەی ڕۆیشۆ با هەر ئەوە بڕۆ باشە من بەس بەدەمیەوە پێکەنیم چونکە من چی پێ بڵم کە تۆ نەزانی ئەو شتانە و ئەندامی ئەکادیمیاشی لەبەرەوە کاکە ئەگەر گوێ لە ئەکادیمی بەڵام هەر ئەوە نییە کە دکتۆرای هەبێتەوە بزانی ئەمە دەنگمەکە پسپۆڕی زمانە یعنی تۆ ڕەنگە چاک تێم ئەگەی کەوامە بەستم لە چییە ئێستا ئەزانی دکتۆرا و ماستەر دروست کراوە ئەزانی چێشخانەیەکی ئێرانی لە هەولێر نووسیوەتی چی لە بانگێژنامەکەیە لە ڕیکلامەکەیە نووسیوەتی ئەم شەومی زمان هەیە نووسیوەتی ئەم شەومی زمان هەیە حوتیدا نەناوە بۆ یەکە باشە دەستناکەی کە ئەوانی کە هەواڵەکانە خوێندنەوە کاکە ڕەنج حەز ناکەی هەموو شەوێ دنیایەک غەڵەتەکەن با من شتێکە پێ بڵێم پێش مردنی دکتۆر عەزەدین جارێک چووم سەردانی مەکرزوزوو وتی وەڵاوە دکتۆرەوە باش بوو شکر ئیزاعی شیوعەکان تەلەڤیزیۆنەکە داخرا ئێوەتم کاکە خۆتۆ کۆمۆنیستی بۆ پێخۆشە وتی کاکە ئەوانیش زمانەکەمیان تێگەیە بەڵام ئایا ئەوە هەر تەلەڤیزیۆنی شیوعەکان بوو کە تێکیە یا کۆی تەلەڤیزیۆنەکان شەوانە کاریگەریان هەیە لەسەر تێگانی ڕێنووس و لەسەر زمانی کوردی باشە اینجا ئەوە جەنابی وەزیر ئێستەیەمەوە خزمەتت دکتۆر هۆگرە لە 3 مانگی ئەوێ تۆڵی چەند مانگیەوە پاکردنەوەی هەولێر و سلێمانی و هەڵەبجە و دهۆک چەند مانگیەوە منەڵێم 3 مانگیەوە بەڵام با بڵین کێوکێ باشە بەس ئەوە جارێ چەند مانگ 3 مانگ بە 3 مانگە توانین هەموو تابلۆکان گۆڕانکاری چەند مانگیەوێت من ئێستا ئەو پرسیارم هەیە دوایی ئەمەوە چەند مانگیەوە نازانم چەندێ باسی تابلۆکەین بەس تابلۆکان قەرار هەبێ هەمویان سڕە ئەگرن دێن ئەی گۆڕن قەرارێکی جددی هەبێت 2-3 کەس محاسبە بکرێ خەڵک بەخۆی ئەچێ ئەی گۆڕ قەرار هەیە یاساش ئەگەر بڕیار هەبێ مامەساخۆ من ناڵم ئەکادیمیا بچێ پەیژەدانێەوە بچێت تابلۆ لێ بکاتەوە ئێداخر قەرار هەبێ ئەگەر قەرار هەبێ خەڵک جێبەجێ آخر ئەگەر ئێوە دابنیشن قەرار نابێ ئەبێ ئێوە بۆ نمونە ئێستا ئەزانی چی مەبەستم چی ئێوە دابنیشن قسەکەم بە تون وەرمەگرە مەبەستمۆنێت تۆ دانیشتی مەبەستمەوە ئێستا فرسەتە ڕێکەوتێکی باشە کاک حەمەی حەمەسەعید دەڵێ کاک مەسرور زۆر ینی کۆمکارە ینی و ئەوەم بیرچەوە مکڕ زۆر مکڕە ینی زۆر جدیە هەرچەنە خۆشم ئەوەی سە بەرنامەکە لەسەر زمانە جاری وە ئەوەندە زمانم شەق و شڕە لە ماڵەوە ڕقم وشەی بێگانە مشکلی باشە سەیریکە ئەوە تۆ ئەڵیت بە چەند مانگ بەس تابلۆکان خناتانم من نازانم خۆت
ئەو ئیشی من نییە و ناتان تەقدیر ناتانم بیگۆڕم بە چەند بەوەخت ئەتو دومین چیشت بەوەختە کاکە تۆ قرارەکە دەرکە ئەزای چیشم بەوەختە تۆ لەم تووڕەمە بە سەیرێکە ئەزای چی ئیشم بەوەختە من بڕۆ 6 مانگ دەی دڵم خۆش مەکە بەخوا 6 مانگی تریەم بۆ بەردەمی ئەکادیمیا بەرنمەیەکە کەم ئەڵەم هەر لەسەر ئەوە چۆن کاگنە بە زمان پیشان نا اینجا تۆ پیشانین پێم مەڵێ یا بڵێ قەت ناگۆڕێ ئەگۆڕێ بەڵام قرار هەبێ و تەنفیزیش هەبێ جا بۆ قرار ئەوە قرارێک لای ئەمە قرارێ لای کاک حەمەد سەعیە قرارێ لە پەرلەمانە کاگرنجی یاسامان هەیە بڕیاریشمان هەیە بەڵام ژووری بازرگانی بەرپرسیارەتی گەورەیەکەوێتە ئەستۆ وەزارەتی بازرگانی بەرپرسیارەتیەکەوێتە ئەستۆ ئێمە لە دەستەی گەشت و گوزار وەزارەتی کار تەواوی هەمووی بەیەکەوە بەشەکەی خۆی چاکە نازانم ئێوە بۆ داماون ئەو کاک عەلی عەونیەی کە ئەمڕۆ بە نازام کۆمیتەی ناوەندیە چیە هەڵبژێرا سکرتێری قوتابیان بوو لە دوای ڕاپەڕین بە لە ماوەی یەک هەفتەیە هەموو هەولێریان کردەوە بە کوردی ئێستا بە سەرۆکی ئەکادیمیا و بە وەزیر و بە سەرۆکی دەستە و بە ئەکادیمیەک و جورئەت ناکەن پێم بڵێن بە ئەوەنە مانگ بە ئەوەنە ساڵ من ئەڵێم بە سێ مانگ بەڵام دەبێت قایمقامی هەولێر تیمەکانی کە بۆ چاودێری ئەڕوا بۆ پشکنی نەڕوا لەگەڵ ما بێ بۆ ئەوەی کاتێکە ئەچین سپڕای ڕەژە دەین لەو شوێنانە حیمایی تیمەکانی ئێمە بکە ئەمە بە تەنها ناکرێت دەبێ وەکوی مامۆساوتی پۆلیسی زمان دەبێ لیژنەکان لەگەڵ ما بێ من بەشەکەی خۆم چاگەکەم دڵنیاتەکەمەوە لە ماوەی 3 مانگە ئێمە دەتوانین ئەوە چاکەین بەڵام ژووری بازرگانی دەبێت ناوی کوردی شەکەیتەوە بەڵێ بەڵام دەبێت ژووری بازرگانی چیتر ناوی عەرەبی نەهێنە بیکا بە مەرج کابرا بەس لەبەرەوەی دوکانێکی عەرەبی دانێ خواردنێکی عەرەبی بێنێ زمانێکی عەرەبی هێناوە زمانێکی کوردی هێناوە تەرجەمەی کردووە وەری گێڕاوەتە سەر زمانی بەیانی ئەڵەم بۆ زمانی شیرینی کوردی بەکار ناهێنی بۆ ناوی گوندەکانی کوردستان ناکەی بە میوانخان و چێشخانەکان ئەڵێ وەڵڵا خەڵکی کوردستان نایە بۆ شوێنێکەگەر نووسرابێ کوردی بەڵام ئەگەر ناوەکە ئەجنەبی بێ بەلایەوە زۆر مهمە ئەو خواردنە ئەمە وەڵڵا لە سلێمانی حەزەکەم بزانی نانی بەیانەکانی کە کوردیان با ڕێکلام ناکەم خۆت ئەیبینی لە هەمووی قەرەباڵەختر نیە ژووری بازرگانی وەزارەتی بازرگانیش دەبێ کاتێک کە مۆڵەتەدا بە کۆمپانیا گەشتیاریەکان بە فڕۆکەوانەکان بە کۆمپانیای وەبەرهێنان و ئەوانە دەبێت زمانی کوردی بەکاربهێنن لە نووسینیانە لە تابلۆکانیانە ئێمە ئەو بەشەی کە گەشت و گوزارە بەڵێنیەوە دەم کە ئێمە کردوشمانە ئێمە سزای قۆناغی یەکەم 3 ڕۆژ داخستنە قۆناغی دووەم هەفتەیەک داخستنە قۆناغی سێمی دەچێتە لیستی ڕەشەوە و بە هیچ شێوەیەک مۆڵەتی نادەینەوە باشە پرسیارە بۆنی لە لیڤەتۆن گرانتر هەیە نەتەوان باشە زارا براندێکی زۆر بەناوبانگ نییە ماسیم و دوتی بەناوبانگ نییە بۆ لە قەتەر ئەبێ بە پیتی عەرەبی بینوسێ بە عەرەبی بینوسێ بۆ لە کوردستانەکەی ئێمە ناتوان ڕێمەرجی بەسەر ڕەنجە و پرسیارە لە ئێمە کرا بۆ نمونە وتیان پیتزا چۆن بنووسێ وتم ئێمە نەمان وتووە پیتزا وەرگێڕنە کوردی بەڵام بێت بۆ ئەوەی هەموو کەسێک بخوێنێتەوە ئەمجا با بزانین ئامارەکان چیەڵێ تابلۆکان چیەڵێ درەنگ هاتومە خزمەتی جەنابەت مامۆستا حاڵی زمان چۆنە لە تابلۆکاندا چ شارێ لە شارێکی تر خراپترە دەست خۆش بی کاگرنج وەڵام من لەسەرەوە پرسیارە ویستم مداخەلە بکەم ئەگەر نیەت هەبێ لە چاکردن ئەمە چەند مانگەوێ بەلای من بەڕای من 3 مانگ کەمتریشی دەوێت بەڵام گرنگەوە نیەتەکە هەبێ ئیشەکە بکرێتە نەک بڕیار بێ و ئیشی پێ نەکرێت ئەمانە دەستیان خۆش بێ بڕیارەکەیان دەرکردووە جێ دەستخۆشیە تۆ چی لە بڕیارکەی من چی لە بڕیار بکەم کاکە حەما چەپکێ بڕیاری پێیە پەرلەمان بڕیاری پێ خاتو ئەمەل بڕیاری دەرکردووە ئەکادیمیا کۆمەڵی ئەوراقی لەبەر دەستایە کاکە کردار کە بڕیارەکە نەبووە کردار بەهار هەبێ تر خەڵک بێ ئومێ دەبێت خەڵک سەری تەلەڤیزۆن ناکا خەڵک گوێ لە وەزیر ناگرێ وەنیە بێگومان کاگران دەست خۆش بی وڵا بابەتەکە زۆر هەستیارە پێم خۆشە هەموو جارێ لە بەرنامەکانی خۆت دەست بۆ ئەو بابەتانە دەبێت کە زۆر هەستیارن و زۆر جێی شانازیە وڵا بەشی توێژینەوەی ڕووداوە من جێبەجەم کردووە ڕاستی بڵێم ئەو ڕاپرسی و ئامارانەی کە لە بەردەستی منە بەڕاستی یعنی بە شەرمەوە باسی دەکەم لە بینی هەر 4 پارێزگای هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە ئەوەی کە جێی یعنی دڵگیرانیە دهۆک
خراپترین پارێزگایە لەوەی کە زمانی کوردی بەکاردێنێ عەربی بەکارێن زیاتر عەربی و تورکی بەکاردێنن تورکی و عەربی عەربی تورکی زیاتر ڕێژەکان چۆن ڕێزەی لە 140 دهۆک زیاتر زمانی بیانی بەکاردێنێتن ئەگەر بینە سەر هەولێر عەربی و تورکیەوە بە خشتەی خۆراکەکانیشەوە بە خشتەی خۆراکەکانەوە بە ئەو گۆرانی و تەلەڤیزۆن و ڕێکلامانەی کە لە کەناڵەکان و لە هوتێلەکان دەبیندرێ بە نمونە دەچیتە هوتێلێک ئەگەر سەیری کەناڵەکان بکەی لەوانەیە زۆر بگەڕێ یان لە لای ئەخیرە کەناڵە کوردیەکان یان ئەوە تا هەرتەی دانیە لە دهۆک لە کافتریایەکدا دەنیشی سێ بەشی کارمەندەکانی ئەوجە چ کس و کوڕ نازانێت بە کوردی قسە بکە لە ئیسیعلامات ڕیسێپشنی هوتێلەکان کە بتی سەلام بکەی لە پرزگەی هوتێلە کە بتی سەلام بکەی کابرا لەوانە لێت تێنەگا لەوانەیان بە عەربی جواب بداتەوە باشە مەفروزە ینی پێویستە هەر کەسێک بچێتە ئەو شوێنانە ئەمە دهۆک هەولێر و سلێمانی هەولێر بە بەراورد لەگەڵ دهۆک تۆزێک باشترە ناڵێم باشەکە لەوەیە کە هەست بەو بەرپرسیارەتی دەکەن بەڵام جیاوازی لە ڕووی جوگرافی و بیۆگرافیای ئەو شوێنە هەولێر پێکاتەی زیاتری تێدایە لەوانەیە فارسی تێدابی لەوانەیە تورکی زیاتر تێدابی لەوانەیە عەربی زیاتر تێدابی ڕێژەکە چۆنە زمانی عەربی و زمانەکانی تر لە 35 زیاتر کاری دهۆک لە 140 زمانی زیاتر هەولێر لە 35 هەولێر لە 100 ئەی هەڵەبجە و سلێمانی هەڵەبجە تا حدێک باشترە لە هەر سێ پارێزگاکەی دیکە لەبەرەوەی ئەوەندا کاریگەری ئەو لایەنانەی لەسەر نییە سلێمانی ئەوەی من تێبینیم کردووە لە 120 زۆر باشترە لە هەردوو پارێزگاکەی دیکە چەند شتێک تێبینی دەکرێت لە شاری سلێمانی لەوانەیە حەقی خۆیان بێ من ناڵم نابێ هیچ خواردنگەیەک یان چێشتخانەیەک بە هیچ زمانێکتر نەنووسێ من ئەوەی تێبینیم کرد لە شاری سلێمانی خواردنگەیەکێ بۆ خواردنی هندی هەر بە زمانی ئینگلیزی نووسیان ئیندیان فود خواردنگەیەکێ بە زمانی نیپاڵی نووسرا بەس خواردنی نیپاڵی پێشکەش دەکا ئەمانە با لە پاڵ ئەو زمانە کوردی باش شتێک هەبێ لە بەروی ئەو کەسێک کە بەڵام بە کوردی ئەنووسن سلێمانی بە ئینگلیزی نووسراوە بەڵام لەوانەیە ئەو حەقی ئەوی پێ بدرێت لە سلێمانی چەنە ڕێژەکە بەراورد بە دهۆک هەولێر لە سلێمانی لە 120 زمانی بەکارهێنانی زمانی بیانی ئەی هەڵەبجە بە ڕێژەی دەرنەچووە بەڵام ڕێژەیەکی کەمە لەبەرەوەی ئەوەی کە گەشتیارە سەردانی وەندەر دەکا دەبێیان عەربی نووسرابێ یان کوردی نووسرابێ خۆ دەزانی زیاتر گرنگی بە زمانی ترە لە شارەکانی تر لە ڕووی زمانەوە ناوچەی سۆران و ناوچەی سۆران ڕاپەڕین گەرمیانیش وەرگرن ئەوانەش وەربگرن لاتانەوە ئەوانە وەرنەگرتووە بەڵام وەکو پارێزگا ئەو چوار پارێزگایمان وەرگرت هەڵەبجە ینی بە نزیکەی لە هەمویان لە هەمویان کەمتر زمانی بیانی بەکاردێنن بەڵام ئەی چه فەرمایش شتێکی ترت هەیە لە ئامارەکە یەک شتی خۆشە بۆ حەزنێ بوو لەسەر مۆزوعی زمانی کوردی باسی بکەم لە 92 وەختی خۆی کە شارۆچکەی مەخمور ئازاد کرا ئێمە خەتاتێکمان هەیە خۆشنووسێکمان هەیە پێ دەڵێن شید مەخموری نازانم تا چەند ئاشناییتان هەیە لەگەڵی ئەو خۆشنووسە تەنها لە ڕەنگەکان ڕەنگی ڕەش و سوور بەکاردێنێتن لە ماوەی یەک هەفتە داتوانی هەموو مەخمور بە زمانی کوردی بنووسێ کە دوای حکوومەت گەڕاوە یەک مانجی پێچ و تاتوانی زمانی کوردەکان بەس بسرێتەوە لەگەڵەوەشە هەر پێشی نەکرا هەر هەمووی بسرێتەوە دەستخۆش من کاکە حەمە لەبەرەی لێو ڕابینم جەنابی وەزیری ڕۆشنبیری تۆزە لە کاتەکە تێم بە وەزیری خوێندنی باڵا کاک دکتۆر ئارام هاتۆتە سەر هێڵ کاک دکتۆر سڵاو ڕێزم بۆت هەیە بفەرموو کاتم زۆر کەم ماوە کاتی وەزیری ڕۆشنبیری میاوە پێ و فەرموو کاکە شەوتان باش سڵاو ڕێزم بۆ میوانەکان هەیە سڵاوی تایبەتم بۆ کاک دکتۆر هۆگر هەیە مامۆستای عزیز و بەڕێزم خوشحاڵ بووم لە تەلەڤیزیۆن بینیم لە ڕاستیە بابەتەکە زۆر گرنگە و ئیسارەی کردن بۆ منیش مداخلەیەکی تیا بکەم ئەمە کاک ڕەنگڕاستە ئێوە لەسەر ئۆنسورێک یان ڕەگەزێک لە ڕەگەزەکانی کولتوری کوردی قسەتان کردووە بەرنامەکە تەخسیسە بۆ مەسائلی ئاڵنگاری و کێشەکانی بەردەم زمانی کوردی بەڵام لە ڕاستیە ئەو هەر تەنها زمان نییە وەکو ڕەگەزێک لە بەردەما ڕەشە و مەترسیایە من پێم وایە کۆی کولتوری کوردی پێویستی بە جۆرێک لە پاراستن و دەستپێوەگرتن هەیە بۆ ئەوەی لەوە زیاتر ینی تووشی زەرەر و زیان نەبێ
کولتوری ئێمە بە شێوەیەکی گشتی وەکوتم لە بەردەم ئەسیمیلاسیۆن و لە بەردەم جۆرێک لە ئیختیرابایە خەڵکی ئێمە تووشی ئیختیراب بوو لە زمانی کوردە ڕەنگە برادران بە سەریعی باسییان کرد ئێستا بۆ جۆرێک وەکو جۆرێک لە سەقافە و جۆرێک لە ڕۆشنبیری هەندێک لە خانەوادەکان یان هەندێک لە ئۆنسوورەکان ئەو کۆمەلگای ئەمە بە زمانی بێگانەوە مفرداتی بێگانە بەکارهێنان ینی جۆرێکە لە شانازیکردن ئەم ئاڵنگاریانە من وەکو جەناب دووتێت طبعا مشکلەکە زۆر قورس و قوڵە بەس من کاتم کەمە مەفروزە ینی زووتر ئەوەی کە ئەمە بیگەێنم کاک ڕەن دەستگاکانی میدیا ڕۆڵی خراپیان هەیە میدیاکان دەبێ لەبەر لە فلترێشنی بەرنامەکانیان بە ئاگا بن بەڕاستی ینی ئەو سریال و زیجی لە تەلەڤیزیۆنانەیە کە پیشانە درێ ڕۆژانە من لە جەنات و بینەرانی کوردستانە پرسم چەند لەو بەرنامانە ینی کارکردنە بە ئاراستەی تەقویە و بەهێزکردنی کولتوری کوردی چەند لەو بەرنامانە کارکردنە بە ئاراستەی ڕێزگردن لە دابوو نەریتی کوردەواری چەند لەو بەرنامانە کارکردنە بۆ ڕێزگرتن لە زمان و دروستکردنی خۆشەویستی زمان ئەگەر خۆشەویست نەکرێت لای خەڵک لای ئینسان بەتایبەتی لە پەروەردەوە یعنی ئەمە لە ڕاستیە ئەم دەرەنجامانەی کە ئێستا بووە بە معانات ئەمانە حاصلی نەتیجانی حاصل و تەحصیلات جەنابی وەزیر ئەبێ پێویستمان بەوەیە لە پەروەردەوە زمان خۆشەویست بکرێت کولتور خۆشەویست بکرێت دابوونەریت و نۆرم و بەهاو قیمە جوانەکانی دیموکراسی ئازادی پێکۆجیان ڕێزگردن لە ژن هەموو ئەمانە ئۆنسوری گرنگی ناو کولتوری کۆمەڵایەتی ئەمەدان ئەمانە قسەی لەسەر ناکرێت ئەمانە نابن بە خەمی ڕۆشنگەرانی ئەم وڵاتەوە بە مامۆسای ئەکادمی بە زانکۆکان بە پەروەردە بە ناوەندی ئاینی یعنی من لە جەنابەت دەپرسم ئەوەی لە کۆمەلگای ئێمە بێخاوەنە کەس نیە دیفاعی بکات کولتوری ئێمەیە دابوو نەریتی کۆمەلگای ئێمە کەس نیە دیفاعی بکات ئێستا لەم تەلەڤیزیۆنەی جەنابتەوە من یان هەر وڵاتێکی تر قسە لەسەر هەر عنصرێکی سیاسی وڵاتە بکە هەزاران پەیج هجومی بۆ دەکا هێرشی داوێتە سەر بەس تا ئێوەرە سوکاتی بە کۆمەلگای کوردی و بە کولتورە جوانەکانی و بە بەهاو قێمە بەرزەکانی بکە یەک زەلام نییە ڕەدداتەوە ئەمانە بەڕاستی جۆرێکە لەو ئیختیرابی کە من باسم کرد ینی جۆرێکە لەو بەخۆ نامۆبوونە و نامۆبوونی کولتوری و جەنابی وەزیر فەرەنگی وڵاتی ئێمەیە پێویستە ئیشی تری لەسەر بکرێت ئەبێ ئەو بڵێن کارمەتی من ئەو پرسیارە دەکەم ئەم پرسە طبعا بە کۆمەڵی ئەکادمی چارەسەر ناکرێت بە دەستەی گەشت و گوزار چارەسەر ناکرێت ئەو بە وەزارتی ڕۆشنبیری چارەسەر ناکرێت بمافی بە وەزارتی خوێندی باڵاش چارەسەر ناکرێت دەبێت ئەو پرسیارە ئاراستەی ئەو ناوەندانە بکەین بپرسین چێن ئەوانەی لە دابستنەوەی سیاساتی کولتوری ئەم وڵاتە کار دەکەن کامانن ئەو ناوەندانە وەکامەی ئەو استراتیژە هاوبەشە کە ئەمانە پێکەوە گرێدا مهمە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت ئەم ئەو ناوەندی داڕشتنەوە مختصی داڕشتنەوەی سیاساتی کولتوریە ئەمە دەبێت دروست بکرێت و ئەمە دەبێت پرسێکی لێمە بەڵێ بەڵێ سپاس کە پەیوەندیت کرد لەگەڵم بەڵام با هەنگاوێ بچینەوە نزیک ببینەوە لە کردار ڕاستەکەی کولتوری کوردی و فەرهەنگی کوردی و فۆلکلۆری کوردی و هەمووی شێواوە بەڵام زمان دایکی هەمویانە بۆ زمان من هەموو زمانم باز نەکردووە ئەگەر شتەکەمان زۆر بڵاو کردەوە ناگەین بێت شوێنە من بەس باسی تابلۆی شەقام و شوێنە بازرگانیەکانم کردووە بۆی هەست بکەین ئەمە شارێکی کوردیە ئەمە چەند مانگی ئەوێ و دوای ئەوە بەڕاستی هەرەڵێن بە کەس چارەسەر ناکرێت ئەرێ جەناب بە بڕیارێ دەرەکەی نرخێکدانەی بۆ پارالێڵ پیاو هەیە جێبەجێ نەکا ئەیکەنە دەرەوە ئەدە بۆ زمانیش جێبەجێ بکەن ئیتر ئەمە چه قورسیەکی تیا براکەم بە دوو وەزیر سەمیوانمە لەگەڵ تقریبا ئەوەش نیوەزیرێکی تر لە پۆستەکەیە دیارە خۆی مرۆڤێکی زۆر گەورەیە لەلام مەبەستم پۆستەکە و پۆزیشنەکە و کردار و دەسەڵات و هێزی پێنووس و بڕیارەکانێتی ئەوە دوو وەزیر و نیو ئەوە پلەی جەنابەت چییە؟ وەڵا ڕاوێژکارە ڕاوێژکارە یعنی ئەوە ڕێکخراوێکی گەورە ئەزانی چۆنیە بەخوا بتانەوە ئەیکەن بەخوا ئەو کاک عەلی عەونیە بە تاقی تەنیا لە قوتابیان بوو ئەم هەولێرەی گۆڕی بەخوا ئەو کاک سالار عەزیزە بەخۆی و سپراکەی و سلێمانی گۆڕی ئەوە خاتو ئەمە لەڵێ ڕەند سپرای ڕەشە بینی بەدەستمەوە لەم کوردستانە ئیتر ئالۆزی مەکەن دەست بخەنە ناو دەستی یەک و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە تۆ کاکە حەمە بڵێن کاکە مەسرور بەڕاستی خەڵک گەیشتۆتە ئێرەی کاکە قوبات خەڵک گەیشتۆتە ئێرەی ئیتر ئەوە ئالۆزی مەکەن
کاک ڕەنجیان وڵا مەسەلەکە بەڕێی من ئەوەندەی کە پەیوەستە بە ئیرادەوە ئەوەندە پەیوەست نییە بە تایم و کاتەوە ئەگەر ئیرادە هەبێ ئەگەر ئیرادێکی حقیقی هەبێ من ئێوە باسی 6 مانگ و مەسەڵەن ساڵ و ئەوان تا پێم وایە ئەوەندەی پێویست نییە پێم وایە ئەگەر ئیرادەکە بێ قەرارەکە بدرێ و بێ بە بڕیارێکی ڕسمی ئەنجومەنی وەزیرانی بەڕێز ئەو کاتە ئەو لایەنە پەیوەندیدارە کە جیهاتی تەنفیزین و ئەوان دڵنیایەوە بارکی خۆیان ئەوەسن و کارەکە وەختێکی زۆری ناوێ بەڵام یەک نقطە زۆر گەنگەکە من نازانم وەختم چەنە بەڵام ئەم نقطەیە بۆی بینم نەچێ مەسەلەی دەستگرتن بە کولتوری کوردیەوە بە پاراستنی بە هاوقیەم و نۆرمە جوانەکانەوە نابێت لە دیدێکی فاشیانەوە سەیری بکەین زمان ئەمڕۆ وەک هەر کایەکی تری ئەو دنیاە لە بەردەم هەژمونی گۆڕانکارە گەورەکانی زۆر و زەوەندی دنیاە لە ژێر هەلومەرجی گلۆبالایزیشن و گیانگیریە جەنابی وەزیر وڵاتێک نییە ینی ئەوە نییە لە ئەمانە جەنابی وەزیر بەڵام ئەو گۆڕانکارە ئیجابیانەی کە دەکرێت ئینتیساسی بکەنەوە اختلاطی کن تکلیف کن آیاتی کن لەگەڵ زمانی خۆمانە لەگەڵ کولتوری خۆمانە ئەمانە کاری باش بکەین جەنابی وەزیر حسابی کولتور و زمانی خۆمان بێت دکتۆر ئارام بەڵێ قوربان لەبەر گرنگی باسەکە و پەیوەندیەکەی جەنابی شت ڕوودا و بەرنامەکەی بۆ درێژکردنەوە لەبەرەوە لەگەڵم بمێنەرەوە بزانم جەنابی وەزیری ڕۆشنبیری لە هەم لەسەر قسەکانی جەنابێت هەم بەخوا من هەر ئەو پرسیاراکەمەوە کاکە حەما ئەوە سێ کەسەڵێ 3 مانگێوێ جەناب ئەڵەی بە چەند مانگ ئەتوانن هەولێر و سلێمانی و دهۆک و هەڵەبجە پاکشت بکەنەوە چونکە ئەوە کارەساتە دهۆک لە 40 زمانی بێگانە بەکارێنێ هەولێر لە 35 سلێمانی لە 20 هەڵەبجە پاکژە ئەم بەرنامەی جەنابەت زۆر کاریگەری هەیە لەسەر چارەسەرکردنی ئەم بابەتە لایەنی جێبەجێکار و لایەنی پێشنیارکەر و لەگەڵ میدیاکان و لەگەڵ لاکانی تری پەیوەندیدار هەموو دەست بکەن بەدەستی یەکا و پێکەوە هەنگاو بنێن و نیەتی لێبێنن بە ماوەیەکی کەم جێبەجێکرێت بەڵام من خەبیر نیم بۆ ئەو ماوە چونکە ئەو ماوە کەسێکی خەبیری ناتوانم من دیاری بکەم بە چەند تەواوە بێ کاکە حەما بۆ سالار عەزیز توانی بۆ تۆ ناتوانیت کاکە ڕەنج من ناتوانم ماوە دیاری بکەم ئەم بابەتە ئەم مەسئلەی زمانە بە چەند ماوە مدەی چەندێک ڕاست دەکرێتەوە ئەوە خەڵکێکی دەوێت کە ئەکادیمیست بێت و لە بوارەکە شارەزا بێ من شارەزای بواری مدەت نیم نازانم چەندیەوێ بەس ئەوە ئەکادیمیای زمان ئەڵێ وەڵا هەمووی حازرە کاکە دکتۆر هۆگر ئەرێ ئێوە ئامادە نین هەموو شتێک ئامادە نییە بۆ ئەوەی کە ڕێنووسێک و نەخشەڕێک بۆ تابلۆکان ڕێستۆران چییە ڕێستۆران دار و بردووە بە ڕێستۆران ئێمە خارنگەمان هەیە ئێمە چێشتخانەمان هەیە ئێمە لە وشەمان کەمە بۆ ئەوەی کە لەسەر تابلۆ بینووسین بە دڵنیاییەوە خواردنگەکە کە هەولێر بەکاری هێنێ زۆر کوردیەکی تەواوە ڕاسترە لە چێشتخانەکەی سلێمانی چکە چێشتخانە شوێنی دروستکردنی چێشتەکەیە کاکە جان ئێمە زمانەکەمان زمانێکی زۆر تۆکمەیە زۆر تۆکمەیە ئەوەی کە تیا قوڵ نەبێتەوە شەو نخونی بە دیاریەوە نەکرد بێ نازانێت بەڵام من چی بکەم لە یەکێکە خۆی لەژێر کاریگەری لایەنی دەرونی زمانانی ترایە و زمانی خۆی بە سوگەزانێ ئەجینا زمانەکەمان کەم و کوڕی نییە باشە ئەزانی چۆنیە من حەقی خەڵکم نییە بە سوکێزانێ بە هەرچیەکێزانێ زمانی کوردی بە کەس سوک ناکرێ خۆتەزانی لەبەرەوەی کە ئەزانی بەپێی ئامارێکی یونسکۆ لە ماوەی 100 250 زمانی ناوچەیی تواونەتەوە هەر نەماوە بوون بە مێژوو زمانی کوردی ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەر زاری ئێوە و لە ناو نووسینەکانی ئێوە لە گەشەکردنە من چی بڵێم لەسەر تابلۆکانی ئەولێر و سلێمانی و دۆک لە پوکانەوەیە ئەوە تابلۆکان و ئەوە ئیدارەی خۆجیایی هەولێر و سلێمانی و دهۆک کەم تەرخەمن نەک زمانی کوردی لاوازە پێم بڵێ ئێستا کاکە حەماڵێ من پسپۆڕی مودە نیم ڕاستی شەفەرمێ پێم بڵێ ئەگەر ئێوە هاوکاریان بکەن بە چەندێکی ترەتوانین بەس تابلۆکان بگۆڕین ئەگڕنج من پێشتر پێم وتی ڕەنگە ئەو پەڕی 3 مانگ زۆریش بێ ئەگەر هاتوو ئەو ئیرادەیە هەبێ لەسەری سەرەوە
چونکە وەگوتم ئەگەر تۆ ئەمەلخانیش باشی وت ئەگەر تۆ هێزێکی لەگەڵا نەبێ و ئەگەر تۆ هێزی قانونی لەگەڵا نەبێ ئێ بە دڵنیایەوە کارەکە ناڕوە لەبەرەوە ئەمە بە چاوەکەم و بە قوربان و ئەمانە نابێ قانون بەچی جێبەجێکرا قانون دەسەڵات جێبەجێەکە هێز جێبەجێەکە ئەزانی خەڵک وەقتی لە زمانی کوردی نییە بەو خوا ئەو کاکە حەمەیە ببینن بەخۆی و جلە کوردێکەوە لەگەڵ ئەمەلخان و برادەرانی لیژنەکەی کە باسی کرد خەڵک زمانی خۆی خۆشەوێ بەس کەس بیری نەخستۆتەوە هانی نایەوە خۆ ئەزانە هیچ فشارێکی ناوێ خۆی تابلۆکەی خۆی کا بە کوردی چەندێک بە دوایە ناچن بۆ پارەکەی ئەی پێوەن ئەمە ئەوە نەمەترەوە بێ ئەوە نەبەی ئاگیان لە پیتەکانیش بێ خەڵک بە قسەیان نەکات بەدڵنیایەوە ئەگەر و ئیرادیە هەبێ من پێم وایە لەو ماوەیە هەر هەمووی چارەسەر دەبێت باشە لەگەڵ بمێنەرەوە دکتۆر هۆگر خات و ئەمەل هەرواش تە و تێبینیە نووسی سپاسی کاک حەماکەم بەڕاستی کە ئێمە فەرمانەکەمان دەرکرد تاکە بەرپرس بوو کە لە حکوومەت یاریمی کوردستان دەستخۆشی کرد و پشتیوانی خۆی دەربڕی بۆ ئێمە جگە لە ڕێنووسە کوردیەکانیش هەندێک پیت هەیە لە زمانی کوردیان نییە کاگرنج پیتی ط نییە لە زمانی کوردیە ئەنووسرێت تەیراوە بەڵێ بەرە هەر لە نزیکی ئەنجومەنی وەزیران بنووس بڕۆ بگەڕێ نووسراوە تەیراوە بە عەرەبی نووسراوە تەیراوە پیتی ناگۆڕێ بە عەرەبی ناو وەرناگێڕێ ناو وەکو خۆیە نووسرێ لە شارەکانی ئێمە تەیراوەش کرا بە تەیراوە ئەوەندە ناوشیاری هەیە پیتی ساد نییە لە کوردیە پیتی ساد بەکارەهێنرێ پیتی تۆی بەکارەهێنرێ پیتی ضاد بەکارەهێنرێ هەندێک پیتەیە نییە لە زمانی کوردیە تا ئێستاش وای لێ هاتووە کە نازانین زمانی کوردی لە چەند پیت پێکاتەوە و ئەو پیتانەی بەکارەهێنرێ کامانن ڕێنووسەکانی چۆنە مامۆستا زۆر جوانی فەرموو یعنی حتا یەکان خەریکە وا کورتیەکەنەوە هەر بەرامبەر بە خۆمان کاکەوەتە سەیریکەلەوە لە پشتی خۆتەوە ماسایە هۆتێل یعنی هیچ شتێکی کوردی نابینی زۆر شانازی بەم زمانە بیانیەوەکەین یعنی ئەمە کە من باسی ڕێستۆرانت و هۆتێل تۆماری کۆمپانیاکان سوچیان هەیە بەڵێ ژووری بازرگانی وەزارەتی پیشەسازی و بازرگانی وەزارەتی کار کاتێک کە دەستی کارە خاتە بازارەوە دەبێ مەرجی ئەوە دانێ زمانی کوردی دەورەی بۆ بکاتەوە خولی بۆ بکاتەوە پەیمانگای پیشەییمان هەیە ئامادەیە پیشەیەکانمان هەیە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا بەرپرسیارن لەگەڵمانە ئەم بابەتە من ئەوەی کە وتم لە ماوەی 3 مانگە کەمتر لە 3 مانگ ئێمە دەتوانین هەموو ئەو تابلۆیانە بگۆڕین خشتەی خۆراکەکانی خشتەی خۆراک ئێمە بڕیارەکە کاکڕنج ئەم بڕیارەکەی فەرمانەکەی کە من دەرم کردووە ئەڵێم چی ئەڵێم خشتەی خۆراک ئەڵێم تابلۆی ئینەکانتان نووسینەکانتان و بە ڕێنووسی کوردی و بە ناوی کوردی و مەرجێکی کەمان داناوە لەمە دوای بڕیارەکەی تۆ ئێستا لە راپۆرتەکەی ڕووداوە نەتبینی ئەوە تا دەفتەرێکی سیلاپەڕی بۆ هێناوم لە ڕۆژاوە هاتووە خواردنگەی کردوێتەوە لە هەولێر وشەیەکی کوردی تێدا نییە کاکە ڕەنج کە ئێمە کاتێک کە من بۆ خۆم سەردانی چێشخانە و میوانخانەکانەکەین ئەزین چیمان پێڵێن بەداخەوە ئەڵێن وەڵام نردومانە بۆ تورکیا چاپ کرێ هێشتا نەهاتۆتەوە یعنی ئێمە زۆر جاربیانووی خاوەنکارەکانیش ئەوەیە کە لە وڵاتەکەی خۆتە هەندێشت نییە کاتێک کە باسی ئەو تابلۆیاکەین کە بە زمانی کوردی بنووسرێ ئیشکالی هەندێک شتمان یەتە بەردەم بۆیە ئێمە لە ڕووی تابلۆ لە ڕووی ئەو خشتەی خواردەکەن چارەسەر یەکەین بەڵام بەمە کۆتایی نایە زمانی کوردی دەبێ گوێی گەشتیاری عەرەبی گەشتیاری بیانی ڕابێنین بە مۆسیقای کوردی دەبێ چاوی بینەری کورد چاوی گەشتیار ڕابێنین بە تابلۆکانی کوردستان بە شوێنەوارەکانی بە شوێنە ئاینەکانی بە قەڵاکانی بە شارەکانی بە چیاسەرکەشەکانی هەنێکی ئێمە دەستمان پێ کردو بەس بە تەنها بە من باش ئەی زمانەکە ئێستا بۆ نمونە دکتۆر هۆگر ئەتوانرێ خۆتە زانی هەموو زمانێک ئاستی هەیە ئەوەی کە بە ئینگلیزی پێڵەن لێڤڵ باشە ئەتوانن ئاستێکی سەرەتایی یان مامناوەندی دیاری بکەن دروستی بکەن پرۆگرامەکە بۆ کرێکاری بیانی کە کوردی نازانێ بەبێ ئەو بڕوانامەیە مافی وەرگرتنی نەبێ لە هیچ هۆتێل و چێشتخانە و خواردنگەیەک
ئەتوانن خۆی هەیە زۆر ئاساییە زۆر ئاسایی و کاریشی بۆ کراوە بەڵێ کار کراوە لەو بارەوە کار کراوە ئەگەر چی سەرەتاییە بەڵام هەیە ئەبێ کێبی خاتە بیکا بەکردار بەبێ ئەو مۆڵەتە لە دوای دانانی ماوەیەک نەتوانێت لەوێ ئیش بکە داوای مۆڵەتی لێ بکرێ لە ناکاو لیژنەکان بچێت هەیە جەنابی دکتۆر ئەمرەکە فەرمانەکە نوێیە ئەو هەر ڕێک وازەڵێ دەڵێ خەڵک فێری زمانی کوردی بکەن ئەوانەیە لە دەرەوە دێن پرۆگرامەکە هەیە بڵێ پرۆگرام جارێ بەس فەرمانەکەیە اینجا ئەوە وا بزانم ڕووی لە وەزارەتی خوێندنی باڵایە کە پرۆگرامەکە دابنێ و لیڤلەکان تهدید بکە چونکە با بەسەریان نەڕۆین دکتۆر ئارام ئەوە ئەڵێ بڕیارەکە ئاڕاستەی ئێوەی کردووە بۆ ئەوەی کە خولی زمانی کوردی چەند ئاستێک دیاری بکرێ ئاستی سەرەتایی بۆ کارکردن لە خواردنگە و شوێنە گشتیە گەشتیاری و بازرگانیەکان چیەکەن بۆ ئەمە جەنابی وەزیر کاکە ڕەنجی وەڵاهی ئەزانی هەندێک لە برادران کە وەختی مناقەشەیان پرسە گرنگە کە ناچنە قوڵایەکە تەنیا لە ڕەهندێکی ئەبستراکت لە ڕەندێکی دابڕا و لە گۆشەنیگایەکی با بڵێن تایبەتەوە سەیریەکەن پرسی زمان پرسی خۆشەویستی زمان پرسی ڕێزگرتن لە زمان پرسی شکۆی زمان پرسێکا بێ لە پەروەردە و فێری بین کاگرنج کولتور کۆمەڵێک ڕەهەندی جیاجیا هەیە یەکێ لە ئاستەکانێک لە لیڤڵەکانی ئەوەیە کە کولتور ینی لە ڕێگەی فێربوونەوە ینی غەریزەیەکی بایۆلۆژی حاجەیەکی بایۆلۆژی نییە کولتور لەگەڵمانە لەدایک ببێ کولتور فێری دەبین کولتور لە ناوەندە ئەکادیمیەکانە وەختی ئینسان گەشتێتە 20 ساڵ ئیتر تێپەڕیوە ئەبێ لە بنەڕەتەوە دەستی پێ بکەین سرودەکان ڕەمزەکان خۆشەویستیمان پەروەردە ئەمانە ئەرکی بنەڕەت کاک دکتۆر بەنگم ئەگات با ئەم شەو کات لێ یەکەم با ئەم شەو سەرنجەکانمان چڕ بکەینەوە لەسەر خاڵێک باسی تابلۆکانەکەین و باسی فێرکردنی کرێکاری بیانیەکەین بۆ زمانی کوردی ئەکادیمیای کوردستان من چەند جارە بە هەڵەوتم ئەکادیمیای کوردی ئەکادیمیای کوردستان ئەڵێ بڕیارەکە دەرچووە ئاراستەی وەزارەتی خوێندنی باڵا کراوە بۆ دیاریکردنی ئەو ئاستەی کە پێویستە کرێکاری بیانی پەیوەست بکرێ بە فێربوونی زمانی کوردیەوە ئێوە هەنگاوی کردداری بۆی ئەم شەو خۆتەزانی گفتوگۆی کوردی یعنی دوو لە ڕووی جەنابەت مەبەستم پەیوە جوانەکانی بەڕێزت نییە بەس ئەمەنە شتەکان گشتیەکەینەوە دوایی نازانین بۆ کوێ چین ئێمە سەرنجمان لەسەر ئەوەیە دوو خاڵە ئەمەی کە ڕوودا و ئەم دۆسیەی کردوتەوە دوو خاڵە زمانی تابلۆکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ئەڵەم پارێزگا بە قەزا و ناحێ و گوندەکانەوە بە هەموویەوە بە شارەدەکانەوە و لەگەڵ کرێکاری بیانی چۆن فێری ئاستێکی سنووردار و دیاریکراو لە زمان بکرێت دوای خۆی زمان خەسڵەتێکی هەیە کەڵەکە بێ وەکو تۆپەڵە بەفر وشەی تر لە خۆی گرێدا و کاتێک کە زانی بووە بە گردۆلکە و بووە بە چیایەک لە وشە و لە زانخوازی زمانەوانی ئێوە چی ئەکەن بۆ ئەوەی کە ئەم ئاستە دیاری بکەن ئەمە لای ئێوەیە تۆپەکە لە ساحەکەی ئێوەدایە کاک ڕەنج من طبعا ئەوەی ئەو کاکە بەڕێزە باسیەکان من نووسراوی وام نەبینیوە یان لانی کە فەرمانەکە نوێ پێتانە گاوەنیە پێمان بگات پێمان بداتان گەشت بێ کار لەسەر کار لە پاراستنی دروستنی چوارچێوەیە بکەین بۆی کولتوری ئێمە لەژێر ئەو هەنەشەمەتیسیانەی کە هەیە بۆی کولتوری نێتەوە سەردەستەکانەوە یان کولتوری ڕۆژە ئاواوایانە وەلومەجانەی کە گلۆبالیزیشن و جانگیری هێناوێتی بۆ ئەوەی کولتوری ئێمە لە بەردەم هەڕەشەبادا نەبێ وەگوتم ئەتیادی ئەمە کارنێک لە یەکتر بکەین و کاریگەری کولتوری تری شۆر بگرین ئیجابیاتی لەگەڵ کولتوری خۆمان تێکەڵ بکەین دێمە سەر پرسیارەکەی جەنابەت ئایا ئەکادیمیا زانکۆ وەزارەتی خوێندنی باڵا کە ئەتوانێت ئەم ڕۆڵە ببینێ وەکەی ئەتوانێت بیکە ئێمە من وتم مەسەلەکە گرنگە بەرفراوانە بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەتوانێت ڕۆڵی گرنگی تیا ببینێ بەڵام ئەوڵ و ئەخیر نییە بۆیە پێویستمان بەوەی ئێمە لە کۆبوونەوەی ڕابردووی ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا لە هەفتەی ڕابردوو لە سلێمانی گرێماندا لێ بڕیارماندا کە کۆنفرانسێک بۆ زمانی کوردی لە ناوەندە ئەکادمی و پەروەردەی و کارژێڕەکاندا بژێڕین ببەستین بۆ ئەوەی کێشەکانی بەردەم زمانی کوردی کاگرنج خۆتەنیا هەر نییە جەنابی وەزیر من هەر پرسیاری دیاریکراوەکەم بەڕێزت هەر گشتیەکەیتەوە
بەخوا ئەم جارە چاکی نەکەن خەتای تۆ و خەتای کاک حەمێد حەمەدسەعی و خەتای ئەکادیمیای کوردستان و خەتای ئەوە تکات لێ ئەەکەم تابلۆکانی برای من سەیری کە خۆشەویستی من کاکە هەولێر هەستەکەی بووە بە عەرەبستان دوهۆک لە سەدا چلی کوردی بەکار نایەنێ من کارم بە زمانی بەم شتە کولتوری و قەبە و فراوانە نییە تکات لێ ئەەکەم بڕیارێکتان بۆ دێ لێڤڵێکی دیاری کرا و ئاستێکی دیاری کرا و پرۆگرامێک دابنێن ئەزانی خۆت یەک سوپات لەبەر دەسایە براکەم ئاستێک بەخێر بێی چی دەخۆی زۆر ببرژێ کاکە هیچ لە بە فێری ئەمەیان کەن کاک ڕەج ئەمانە کاک ڕەنج زانی من نامێ شتەکە تەفسیل بکەم من حەزەکەم جەناب و بینەرانی بەڕێزی کوردستان ئاگادار بکە ئەمە پرسی پرۆگرامەکە ئاستی زمانەکە نییە پرسی چوار جملە نییە یەکێک فێری بێ یا فێری نابێت پرسی ڕێزبردن شکۆی زمانی کوردیە شکۆکە بە شێوەیەکی گشتی لە بەردەم کاک ڕەنج لە بەردەم هەڕەشایە بۆیە ینی ئەگەر ئێمە کۆنفرانس بگەڕین ئەگەر ئێمە مەسەلا ئەو بڕیاری کە بەڕێزان داوای دەکەن بدەین ئێمە دەتوانین ئامادەکاریەکانی بۆ بکەین بەڵام حیزی تەنفیذ جهەی تەنفیذ بەلایەنی کەمەوە پێویستی بە مەجموعەیەک شوێنەیە بە گۆڕینی هەندێک قوانینەیە بە هەندێک وەزارەتێ بۆ نمونە وەزارەتی پیشەسازی وەزارەتی بازرگانی وەزارەتی ناوخۆ ئەم وەزارەتانە ئەتوانن لە ڕێگەی مەسەلا ئۆتۆمبیلەکان هاتوچۆ نیشانەکانی ترافیک هەموو ئەوانە ئەتوانین بکرێت بە کوردی بەس کاکین ئەمە هێشتا کۆی ئەو کێشانە چارەسەر ناکە کە کللتوری ئێمە دووچاری بووە ینی سەفەری 1000 میل بە یەک هەنگاو دەست پێکات باشە نابی وەزیر گشتی مەکەرەوە تکات لێ یەکەم پرۆگرامێکی سەرەتایی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پرۆگرامێکی سەرەتایی ئامادە بکەن با ئەمەلخان و با وەزارەتی بازرگانی بیگشتێنێ بەسەر شوێنەکانە ئەمە شتێکی قورسە دکتۆر هۆگر ئەمە ناتوانن ئێوە بیکەن شکاکین شتێکی قورس نییە ئەوە ئاسانترین شتە بیکەیت بەڵام ئەو کۆی شتەکان نییە بەمە شێشتا گوێشتا زمانی من ناڵم کۆی شتەکان چارەسەر بکەن ئێمە لە بەردەم ئەگەر بینە کۆی شتەکانی ئەمە قوڕ کراوە بەسەرمانە ملیۆنێک کێشەمانەیە بەس باجارێ زمانەکەمان تۆزێ ڕاژەنین زیندوی کەینەوە بۆ ئەوی کە بە دیار کێشەکانی ترەوە خەومان لێ بکەوێ هیچ نەبێ من بەس بەرنامەکەم بەس لەسەر ئەمەیە ئەگەن من خەمە گەورەکانی تۆ زانم خەمی فەرهەنگ تا خەمی کولتور تا خەمی گۆرانی تا خەمی ئاواز تا بەشێکی زۆری شتمان دزرا خەریکە سەگی پشدەریشمانە دزن نەک هەر ئاواز و گۆرانی من ئەوە ئەزانم خەمەکانی تۆ گەوران بەس تکاو لێ یەکەم با ئەم شەو هەروە بینەران نەخەوێنین بە دیار بەرنامەکەمانەوە هەنگاوی کردداری چی ئەنەی دوای ئەم بەرنمەیە من وڵاتیان بەرنمەیەکە برادرانمان لە ئەکادیمیای کوردستان کە پەیوەندی باشمان لەگەڵانێ بە یەکدا برسی گفتوگوۆیە بکەین ئەوەی بکرێتە سەر زانکۆکان و وەزارەتی خوێندنی باڵا بە تاکی جێبەجێیەکەی من پێم خۆش نیە لێرە قەرادە بڵێم واکەین و واکەین بەڵام وەزارەت دەبیات کراوەیە لە خزمەتیان دەبین خزمەتی هەموو بە سۆزانەی کاردایان زمان و بۆ کولتوری کوردی بگێڕینەوە من جنابەت باسی کردەوە زمانی کوردی نییە گۆرانی مشکلەمانەیە سانە لە داوەتمان بکاتین ئەوە داوەتم کردن ئەوە لێرەوە لە خزمەتیانم ئەوانچینە خزمەتیان ئەوان تشتیان لە خزمەتیانە پرسێکی گرنگە پرسێکی پیرۆزی وڵاتی خۆمان و کولتوری خۆمان و نەتەوەی خۆمانە ئەکادیمیای زمان داوەت بکەن لە ڕێستۆرانتێک ئەگەر خشتەی خواردنەکەی کوردی نەبوو بچنە ڕێستۆرانتێکی کوردی وڵا کاکە ڕەج من دیسان ئەو جملەی ئەڵێم و کۆتایی بۆ مناقەشەی دێنم مشکلە بیرکردنەوەی کوردی لە مشکلایە هەر فکر بە فکرکردنەوە بە کوردی لە مشکلایە نەک هەر زمانەکەی نەکار مێنوەی ڕێستۆرانەکان هزرکردنەوە بە کوردی لە مشکلایە دەبێت هزرکردنەوە بە کوردی ئەگەرەوە پارێزراوە بێ ئەو کاتە دەربڕینەکەش پارێزراوە بێ ئەو کاتە لەوحەکانیش پارێزراوە بێ لەبەرەوەیەکێکتان ڕەحمەتتان لێبێ ڕەحمەتی خواتان لێبێت وەزیرە بەڕێزەکان ڕەحمەتی خواتان لێبێ هەنگاوی کردداری 30 ساڵە کورد حکومەکە هەر قساکات لەسەر ئەم مەسەلەیە هەنگاوی کردداری جەنابەت دکتۆریت کاکە حەمە نووسەرە جەنابەت نووسەریت جەنابەت دکتۆریت هەنگاوی کردداری ئەو میلەتە ون بوو نازانین کاکە وەڵڵی من نازانم داوای خواردن بکەم بە قورعان
کاک ڕەنجیان من کردداریم پێ بڵێنیان سێ هەنگاوی کردداری ئەوەی کە دکتۆر گیان بزانین هەنگاوە کردداریەکان چییە بە یەکەوە ڕێبکەون با ئێمەی بینەرانیش بیزانین بەرنمەکەی جەنابێت بۆ فریاگوزارێکی خێرایە بۆ دەربازبوون لەوەی کە لانی کەمی جارێ بۆ ڕزگاربوونی زمانی کوردی تابلۆکانە کرێکارانە و خشتەی خواردنەکان ئەوەی کە چاوی بینێ ئەوەی نەعقڵ نقاشیەکە باشە بابەتی زمان بابەتێکی زۆر دوور و درێژە باشە ئەوەی کە دکتۆر ئارام باسی ڕەهەندەکانیەکە باز لەوە ناکەین ئەم شەو تایبەتە بە تابلۆ و تابەتە بە خشتەی خواردن تایبەتە بە زمانی کوردی لە دەستی کارە پێویستمان بەوەیە وەزارەتی خوێندنی باڵا یان وەزارەتی پەروەردە یان ئەکادیمیا یەکێک هەستە باشە خوێندنی باڵا ئاستەکانی فێربوونی زمانی کوردی دابشکە کرێکارێکی نەخوێنەوار کە دەستی کارە پێویستەکە چی بزانێ ئەوەی کە لە پرزگە ئیشەکە بێت چه زمانێ بزانێ ئەوەی لە بەشی کارگەڕی و دارایی ئیشەکە ئەبێت چه زمانێ بزانێ کاتێکە من ئەو پسوڵەیەی خۆراک کە ئامادە ئەکرێ دەبێت چۆن بنووسرێ لە پسوڵەی خۆراکەکانی ئێماوی بە عەرەبی و ئینگلیزی ئەوەیشی ئەکادیمیا لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئەو پسوڵەیە چ جۆرە نووسینێکی کوردی لەسەرە بێت چۆن وەرگێگێڕن ئەمە بەشی یەکەمێتی کە دەبێت بە خێرایی بکرێ بەشی دووەمی ئەوەیە بە خێرایی ئەو پەیمانگە ڕاهێنانەکانی کە هەیە کە سەر بە وەزارەتی کار و سەر بە وەزارەتی پەروەردەیە دەبێت بخرێنە ژێر بەرپرسیارەتی ڕاهێنانی خێرا تەواوی کۆمپانیاکان تەواوی کارمەندانی ئەوەی کە دەستی کاری هەیە لە کوردستانە ئیلزام بکرێن دەبێت ناچار بکرێن بۆ باشە بۆچی کۆنابنەوە کۆبوونەوەیکی بچکۆلە ناکەن تۆ جەنابی کاکە حەمە و جەنابی دکتۆر ئارام کاکە حەمە بۆ لە بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری بەڵکو لە تەلەڤیزۆنەوە گوێ لێم بێ تەلەفۆنەکەت داخراوە تاوەکو وەرتەگرنەوە بۆ لە وەزارەتی ڕۆشنبیری یان لە وەزارەتی خوێندنی باڵا کۆبوونەوەیکی گچکە ناکەن لەگەڵ ئەکادیمیای کوردستانە بۆ ئەوەی کە بڕیار بیرە لە بە وەزارەتی ڕۆشنبیری کۆبوونەوە وە کۆبوونەوەمان بەردەوام دەبێت لیژنێکی هاوبەشیشمان هەیە کا گرنج بەزە و لیژنە هاوبەشە با کاراتر بکرێەوە ببێتە شتێکی کردارێکی ئەوەی کە دابەشیکەین بەرپرسیارەتەکان من لە بەشەکەی خۆم کە گۆڕینی تابلۆکانی خواردەمەنی و چێشخانە و میوانخانە و خشتەی بە دڵنیایەوەیکەین و دەستیشمان پێ کردووە بەڵام پێویستم بە لیژنەکانە وەزارەتی بازرگانی پێویستم بە ژووری بازرگانیە کە چیتر ناوی عەرەبیم بۆ نەیەنێ و ڕێنووسی کوردی بەکاربێنێ کاتێک کە مۆڵەتەدا کاتێک کە خاوەنکارێک گەچێت دەیەوێت مۆڵەت وەرگێ ناوی کوردی و ڕێنووسی کوردی بەکاربێت مەرج بێ لەسەری لاینە کاتە جگە لە ژووری بازرگانی وەزارەتی بازرگانی پیشەسازی کاتێک کە مۆڵەتەدا دەبێ بڵێ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ئێمە لە 130مان داناوە کاگڕەنج سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەڵێ 175 دەستی کاری کوردستانی بێ بەڵام چۆن 175 چۆن 175 لە هیچ وڵاتێکی دنیا نییە کاگڕەنج لە هیچ وڵاتێک تەنانەت تورکیا و ئێران کە نزیکترین وڵاتی ئێمن نییە بەقەدەر کوردستان دەستی کاری بیانی تیابێت نییە شتیوە ئەوە کاکە حەما وەرگیراوە بەڕێز جەنابی وەزیری ڕۆشنبیری وتم بۆچی کۆبوونەوەیکی گچکە ڕێک ناخەی ئەوەی کە پێڵەن ئیجتیماع المصغر کۆبوونەوەیکی گچکە لە وەزارەتە بەڕێزەکەی خۆت بۆ لە نەپەیوەنددارەکان بۆ ئەوەی کە ڕۆڵێکی باش بگێڕن بۆ ئەوەی ئەم قسانەی کە ئەم شەو فەرمووتان بە هەمووتان بیکەن بە کردار و ئەم هەرێمی کوردستانە ڕزگار بکەن لە ناوچوونی زمانەکەی بەڵێ کاکە ڕەنج جەناب زۆر پێداگریەکەی لەسەرەوەی کە بەرنمەکە تایبەت بوو بە تابلۆکان و زمانی نووسینی تابلۆکان کە زمانی کوردی نییە و بە شێوە زمانەکانی تری بیانی نووسراوە بۆ لاوازکردنی زمانی کوردی و پەراوێزکردنی زمانی کوردی هۆکاری زۆر هەن لەوانە ڕاگەیاندنەکان هۆکارن وەرگێڕەکان هۆکارن داتاشینی وشە بەردەوامە خوێندگا بیامنەکان هۆکارن وەرگێڕانی فلیمەکان هۆکارن
ئەمەی جەنابەت باسیەکەی تەکی دەکەیتەوە چەند وەختی ئەوێ خۆی ئەگەر نەبێتە ئەوەی من لە ژێر باری بابەتەکە بمەوێ دەرچمە دەرەوە مسئولیتەکە لەسەر شانی خۆم نەهێڵم ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری لە ڕاستیە دیاریکراو بووە پێشنیار بووە نووسراو بووە دروستکردنی لیژنە بووە کردومانەوە کەوتونەتە کۆبوونەوە ئەمەی جەنابەت باسیەکەی بە چەند وەخت ئەتوانین ئەمە چاک بکەین وەڕێکی بکەینەوە لە مرکزی شارەکانی وەکو هەولێر و دهۆک و سلێمانی و هەڵەبجە تابلۆکان بە کوردی بنووسرێن ئەوە ئەتکەوێتە ئەستۆی وەزارەتی شارەوانی وەزارەتی داخلیە لایەنە پەیوەندیدارەکانی تری جێبەجێکار و بە تایبەت دەورەکە ئێستا کەوتۆتە سەر پارێزگارە بەڕێزەکان و قایمقامە بەڕێزەکان ئەوانە زانن ئەگەر پرسیاریان لێ بکەیت بە چەند ماوە ئەم بارە لارەی ناو شارەکان سەبارەت بە تابلۆکان ڕاز دەبێتەوە سەبارەت بە پێشنیاری جەنابەت بۆ بەس بڵێن ساڵانەی تابلۆی هەڵە و هەر لە ئێستەوە چوارقاتە هەمووی کاتەوە بە کوردی کەسیشی ناوێت هیچیشی ناوێت بڵێ بەس بڵێ ساڵانەی تابلۆی ناکوردی و هەڵەی ڕێنووس بە مەرجە ڕێنووسەکان بۆ بنێریت وانە بڵێ سەبارەت بە پێشنیارەکەی جەنابەت ئەوە ئەکادیمیا ئەتوانێت سەبارەت بە ڕێنووس و شێوەی نووسین و ڕێزمانی کوردی ئەو شتەمان بۆ دیاری بکات ئێمە لەگەڵ ئەکادیمیا پەیوەندیەکی باشمان هەیە هەر لە سەرەتاوە تا ئێستا هەموو وەختێک ئاگامان لە یەکە بۆ هەموو قەرار و بڕیارەکان کۆبوونەوە دەکەین ئەوەی جەنابەت باسیەکەی ئاسانە من لە وەزارەت بێت یا لە وەزارەتێکی تر بێت بۆ ئێمە گرنگ نییە ئەو کۆبوونەوە ئینشاڵڵا لەسەر پێشنیاری جەنابەت لەگەڵ وەزیرە بەڕێزەکان لەسەر دروستکردنی ئەم لجنەیە لەو ماوەیە بە زووترین کات جێبەجێیەکەی دەستەکانت خۆش بێ کاک دکتۆر پێش ئەوەی خواحافیزی بکەین دکتۆر فریاد فازڵ سەرۆکی ئینستیتوتی کوردی لە بەرلین بینەری بەرنامەکەیە نامەی دکتۆراکەی لەسەر شێواندنی زمانی کوردی بووە ئێستا لەگەڵمانە دکتۆر دکتۆر فریاد سپاس بۆ پەیوەندیەکەت لە بەرلینەوە هەنگاوی کردداریم پێ بڵێ دکتۆر ئارام باسی خۆشەویستی و شتی کرد تخوا لە ئەڵمانیا زمانی ئەڵمانی و خۆش بێ یا ڕقی لێی بێ کەس ئەتوانێ ببێ بە هاونیشتیمانی ئەوێ بەبێ ئەوەی کە زمانەکەی بزانێ کەس ئەتوانێ بە ئارەزووی خۆی بێ لە بەرلینە شوێنە قوت بکاتەوە هیچ پەیوەندیەکی بە زمانی ئەڵمانیەوە نەبێ و بە پیتێک بینوسە سوکاتیش بە زمانەکە بکات شتی وا هەیە لە بەرلین بەڵێ دکتۆر فریاد گوێمان لێت نییە بیەن بە ژوورەوە برایان بەڵێ جەنابی وەزیری ڕۆشنبیری ببوورە جەنابی وەزیری خوێندنی باڵا کۆتا پەیوی بەڕێستان ئێوە کۆبوونەوەتان هەیە پێ دوایە بڕیارێکی ڕێکوپێک دەربچێ لەم دانیشتنەی ئەم جارەتانە بۆ ئەوەی کە گفتوگۆکەمان هەنگاوێکی کردداری لێ بکەوێتەوە وڵا کاک ڕەنجان دەمێت کەمێک من جوابی پرسیارەی کاک فریاد فازڵ بدەمەوە لە ئەڵمانیا نەک کەس ناتوانێت ئاوە تەعامل لەگەڵ زمان بکە بەڵکو هەندێک شتێک قانونیە لە ڕێگەی دەستور هەر مەمنوعە بۆ نوێ ڕەمزەکان بۆ نوێ حکایەتەکان بۆ نە قسەکردن لەسەر نازیزم لەسەر هەندێک لە هێڵکاری و فیگەر و ئەوان ئەمەە وڵاتی دەستورن بیرت نەچێ ئەمە کللتورێکین لە بەردەم ڕەشەبان یعنی دەبێ هەمیشە و تۆقیتەمان خۆمان موقعیەتی تاریخی و موقعیەتی سیاسی و جیۆگرافی خۆمان و جیۆسیاسی خۆمان لە بەرچاو بێت ئەوەی جەناب داواکەی پرسێکی یەکجار ئاسان ئێمە توانی کۆبوونەوە بکەین و ئێمە گفتوگۆکەمان ناو وەزارەتی خوێندنی باڵا پێشش عەزم کردی ئێمە بە ئاراستەی دروستکردنی سازدانی کۆنفرانسێک کە هەفتەی ڕابردوو بڕیارمان لەسەرداوە ئێمە ئەتوانین ئەو کارە بکەین و ئەوەی کە لە ئەستۆی ئێمە وەکو وەزارەتی خوێندنی باڵا بە تاکید دەیکەین
لەگەڵ برای خۆشەویستم کاکە حەما ئێمە گفتوگۆی هاوبەشمان هەیە و تەبادلی معاناتمان لەم مەجالە زۆرەیە بەیەکەوە گفتوگۆ دەکەین و ئەم پرسە دەمێت تاکید لەوە بکەمەوە ئێمە ڕەنگە بتوانین نەخشە ڕێگاکەی دابنین و ڕەنگە بتوانین ئاراستەکەی دیاری بکەین لەگەڵ ئەو ستەیک هۆڵدەرانی کە لەگەڵمانەوە بەشانەی کە ئێستا بەشەکان لای تۆن و بەشەکەیتیشان لەگەڵ ئێمەنین بەڵام ڕەنگە جویان لە گفتوگۆکان بێ ئەم پرسە ئەتوانین ئامادەکارەکانی بۆ بکەین بەڵام بۆ جێبەجێکردن دەبێت ببێتە پرسێکی نیشتیمانی تۆ ئامادەی بکەیت استراتیژی جەنابەت ئامادەی کوردستان و کابینەکان کاری لەسەر بکەن ئێمە ئامادەکارەکانی دەکەین هاوکار دەبین بۆ ئەوەی شکۆ بۆ زمانی کوردی بگێڕینەوە و ڕێز لە کولتور و فەرهەنگی خۆمان بگیرێ ڕێز لە هونەر و مێژوو و شارستانێتی خۆمان بگرین جەنابەت ڕاستپێری لە ئەنجومەنی زانکۆبی کەن بە بڕیار ئەنجومەنی وەزارەت ئەو کاتە کۆنفرانسەکەمان کردو بە کاکڕنج ئێمە کۆنفرانسەکە بەلای لەسەر دراوە لە زانکۆی سەلاحەدینی بەڕێز لەماوەی داهاتوودا ئێمە کۆنفرانسی خۆمان دەگێڕین لەو کۆنفرانسە گۆتم بۆ ئەستەپەروەردەیەەکە کاریگێڕێکە ئەکادیمیەکە لە هەرسێ بۆعدەوە لە هەرسێ ڕاندەوە من باسی کۆنفرانس ناکەم جەنابی وەزیر ئەو تۆش دەڵێت هەر دەیکرد ئەو جەنابش دەڵێ هەر دەیکرد ئەوەی جەنابشی دەڵێ ئینشەڵا ئاسانە پرسێکی پرس نییە ئێمە ئەوەی لاستەی ئەبێ بێ وەزارەتی خوێندنی باڵاتوانە بڕێم وەکو وەزارەتی ڕۆشنبیری کاکە حەمە بۆ گوتم دیدی هاوبەشمان هەیە بۆ ئەوەی چارەسەرکردنی گرفتەکان ئێمە مقتەرەحات و پرۆگرامێک ئاستێکی سەرەتایی بۆ زمانی کوردی بە شێوەیەکی ئەکادیمی بە مۆری کۆلێژەکانی زمان و ئەکادیمیەکانی ناو دەستگای توێژینەوەی زانستی وەزارەت ئامادە بکرێ لە دەرفەتێکی دیاریکراودا ئەگەر بڕیار بفەرمووی هەڵبەتە جەنابێت ئەوە پێشنیارە بڕوا ناکەم پێشنیارەکەم خراپ بێ بۆی ئاوا بە دەنگی بەرز ڕوم دێبیڵم ئەگەر ئەم بڕیارە بفەرمووی ئامادەی بکەی بینەری بۆ وەزارەتی ڕۆشنبیری و بۆ وەزارەتی شارەوانی و بۆ دەستەی گەشت و گوزار ئەمان تۆ چاوەڕێ ئەوەنی دێستە پەیمانگاکانی ڕاهێنان ئەگەر ئەو پرۆگرامە لە بەردەستمان نابێت تەواوی وەزارەتەکانی پەیوەندیدار بەرپرسیار کرێ لەوەی هیچ کارمەندێک دانەمەزرێ هەتاکۆ و زمانە فێر کاک ڕێبەریش وەزیری خوێندنی وەزیری ناوخۆیە خۆی کوڕە ئەنفالە باوکی لەبەر کوردبوون ئەنفال کراوە کێ هەیە جا لە وڵاتەیە بۆ نمونە قوربانی نەبێت وەنیە ئەویش ئەی خاتە بواری جێبەجێکردنەوە مادەم هەموو شتانەڵەن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی لە پشتمانە ئجا ئیتر وەڵا ئەوانتان لە پشت بێ و نەیکەن کەواتە خەتای خۆتانە ئێستا کاک دکتۆر فریادم لەگەڵە بەڵێ دکتۆر لە بەرلینەوە دیارە ناتوانم دکتۆر وەربگرم دەنگی ناگات دیارە لە کۆتاییدا وەکو سەرۆکی وەکو جێگری سەرۆکی ئەکادیمیای کوردی نە کوردستان تۆ کردێت بە کوردستان ئەکادیمیای کوردی باش ئەکادیمیای کوردی چی بەو میلەتە بەژمەینەتە ئاڵێ کە ئەوە حاڵی زمانەکێتی و بە دانپیانانی ئێوە زمانی کوردی خەریکە لەوە دەرەچێت زمانی بازار بێ ئەوەش بزان هەر زمانێک زمانی بازار نەبوو دڵنیا بە لەوەی کە یعنی لەسەر لێواری لە ناوچوونە وەکو کرمانجی لە باکوور کاکەڕەنج میلەتیش نەتەوەش وەکو تاکە کەس پێویستی بە فێرکردنە چێش میلەت فێرەکە دەسەڵاتێک ئەبێ میلەت فێر بکە و ئاراستەیان بکە ئەگەر هەر پێویستی هەموو میلەتێکی ناهوشیاریش ئەبێ یاساکان بەهێز هین بکرێ چونکە خەڵک لە خۆیەوە نایکا بەڕاستی ئەو درکەیان نییە ئەو هوشیاریان نییە پابەندی یاسا نابن ئەبێ هێزی لەگەڵ دابێ کاکە مەترسن نابن بە دیکتاتۆر ئێوە لە پێناوی یاسا و لە پێناوی کۆمەلگاکە هێز بەکاردێنن ئێمە بەدەسەڵات دەڵێم بە حکوومەت دەڵێم شت هەیە لە خۆڕان نایکەن بە تایبەتیش میلەتێک ئەگەر ئاستی هۆشیاری بەرز نەبێ ئەوە ئەبێ فێر بکرێ و ئاراستە بکرێ و
جیهازی تەنفیزی هەیە و هێز ناڵێم خۆ تۆ بە مەدفع لیان بدە بەڵام سزای بدە کاکە سزاچی بۆ بەخوا ئەوەی ناوێت بەخوا هەر بەم بەرنمەیە خەڵک هەیە بەیانی تابلۆکەیە گۆڕێت زۆر شارێکشمان زۆر پێداگریت کرد لەسەر ماوەی ناوێت کاکە تۆ لەسەر چەند کەسێک جێبەجێ بکەی سزا خەڵکی تر خۆی ئەیگۆڕێ کاکە خۆی ئەگۆڕ پێویست بە مەفرەزەش ناکە جا بۆ سزا بۆ پاداش تەکبیر لێ ناکەن من پێت دەڵێم میلەتی ناهوشیار ئەوەیە تەبیعەتی ئەو هەیە ئەبێ تۆ ئیجباری بکەیت دەنا سەر بەخۆی نایکە من دەڵێم ئەو دەڵێ سێ مانگ من دەڵێم بە مانجێک تۆ بەس گەڕەچێک هین بکە چاکە بزانە گەڕەکانی ئەیکەن یان نایکەن بەڵام تۆ دەبینین تۆ ئاوا بە خاوی یان بە چاوەکەم بە قوربان ئەوە بکە نایکە ئەوە ئێمە ئەزانین چیە سیاسەتی کوڕی باشمان هەیە ناتوانین نامانەوێت دڵی کەس عاجز بکەین لە کاتێکدا یاسا بە سزا جێبەجێ بۆ چییە با بڵێ ساڵی ئایندا هەمووتان بەخشراون بیکەن بە کوردی بەخشینەکەش بۆ ئەوەیە تابلۆکانتان لەبەرەوەی پارەی تێچە ئەوە بەخشیمان لە ساڵانەی تابلۆ هەمووتان بیکەن بە کوردی تۆ بتەوێ میلەتیش ڕێککەیتەوە بۆ هەربیر لە سزا کرێتەوە با بیر لە پاداش بکرێتەوە با کۆتا قسە کاکە حەمە لەبەری لێمان دوورە ئەزانم کە ئەمە لە گوێ بێت چەند ناخۆشە ئەوە من لە گوێمە لەبەرەوەی دەرهێنەرەکەم پێم مەڵێ قیت و قنج بوەستە و بۆین باخەکە و چاکە و شانە ڕێککەرەوە لە گوێمە بەڵام کاکە حەمە بۆ ئەوە لە گوێیاتی کە گوێی لە دەنگی ئێمە بێ شوێنەکەی ئەو زۆر خراپە بزانم کاکە حەمە دوا فەرمایشتی بۆ ئەم میلەتە بەشمەینەتە چییە و چۆن بەرپرسیارەتێکی خۆی بەجێ ئەگەیەنێ بۆ ئەم پرسەی کە باسمان کردو دوا فەرمایشتی بەڕێزیان وەرەگرم بەڵێ سوپاس کاکە ڕەنج بۆ تۆ بۆ میوانەکانی شت لە دوجاردا ئەم بابەتێکی گرنگ بوو دەوری ئەو بەرنمەی جەنابی شت دەورێکی کاریگەر بوو بۆ ئەم بابەتە ئێمە لە زووە لەسەر ئەم بابەتە کار دەکەین نووسراو دەکەین پێشنیار دەکەین کۆبوونەوە دەکەین و ئەمانە بەڵام ئەم هەنگاوە جەنابت نات ئەم شەو ئێمەی پێشخست ئێمەی هێنایە پێشترەوە وە گورجوگۆڵی کردینەوە من بێگومانم ئەوانەی گویان لە بەرنمەکە بێت و مەسئولیەتی بن و پەیوەندیدار بن بەم بابەتەوە بڕیاریان داوە لە دڵی خۆیانە کە بکەونە ئیش ئیشەڵا هەمومان بکەوینە ئیش پێکەوە تۆ سەرقافڵەکەیە بیدەم جارە ڕێزگارە بەڕێزەکان و وەزارەتی بڵێ خۆت سەرقافڵەکەی بە یەک سەردانی پارێزگارەکان بکە قایم قامەکان بکە بڕۆرە دهۆک ئەم جارە تۆ سەرقافڵەی بە تۆ نوێنەرمان بە بەسەر چاو کاکە ڕەنج ئاسانە سەردانیانەکەین گفتوگۆیان لەگەڵ دەکەین دیارە من ئەوە لە من حەدم نییە بە قەدەر کەستان دڵسۆز بمەوە لە پەرۆشی و خۆشەویستیمە کە ئاوا هەندێک پرسیارەکەم شەوێکی شادە هەبێ زۆر سوپاسیشت دەکەم کە گەڕایتەوە ماڵەوە لەبەر بەرنمەکەم لەگەڵەوەی کە لە پرسەیەک بووی خوا لە مردووەکەش خۆش بێ و ئینشاءڵڵا تۆش تەمەندرێژبی بۆمان و بتبینم چۆن هەنگاوەکان ئەکەی بە کردار شەوێکی شادە هەبێ ڕێزم بۆ ماڵەوە کە سوکاری شەیە کاکە حەمە کاک دکتۆریان کاک دکتۆر ئارام لە کۆتاییدا بە ئاراستەی هەنگاوی کردداری دوا قسەت چییە؟ کاک نەنجوڵە من طبعا خۆشحاڵ بووم کە بەشدارێکی متەواضعانم کردی وادارم بتوانین پێکەوە لەگەڵ ئەو بەڕێزانە و لەگەڵ ئەو لایەنە پەیوەندیدارە بتوانین ئەم ئەرکا لە نزیکترین کاتا بخێنە بواری جێبەجێکردن دەمەوێت لەسەر قسەی برای بەڕێزم کاک ڕەشاد میران ئەوە بڵێم کللتور نەبە زەبروزەنگ دەگۆڕێ نەبە زەبروزەنگ دەشەسپێنرێ زمانی کوردی دایان ساڵ لەژێر زەبروزەنگی بەعسا بوو لە کوردستانی باشوور بەعس نەیتوانی زمانەکە قەدەغە بکەوە وێرانیشی بکە لە باکووریش بە هەمان شێوە لە بەشەکانی تریش کوردستانیش ئەم پرسە پرسێکی گرنگە پێویستی بە سۆفت پاوەرە ئەوە پێوتێ نەرمەهێز
کولتور بە نەرمەهێز جێبەجێ دەکرێت جەناب جوانت وت لە باتیەوەی بیر لە سزا بکەینەوە دەکرێت بیر لە پاداش بکەینەوە دەکرێت هەر شتێکیش بوو بە یاسا بوو بە ڕێنمایی دڵنیام خەڵکی کوردستان بەتایبەتی لە بواری زمان و کولتوری کوردیا خەڵکی کوردستان زمان و کولتوری خۆی خۆش دەوێت تەسحی بۆ داوە خوێنێکی زۆری بۆ ڕشتووە و ئاسان ڕەنگە هەندێکی ئەوانەی کە ڕووداوە لە بێ ئاگایی بێ ڕەنگی جان شتێکی عملیم لێتەوێت دوای ئەم بەرنامەیە لەگەڵ کاکە حەمەد چیەکەی لەگەڵ بەردەوام گفتوگۆی هاوبەشمان هەیە و ئەم گفتوگۆ عمل ئەوە منیش لە تاوەکردن بە عەرەبی عمل دەیخێنە چوارچێوەیەکی ڕسمیەوە گفتوگۆ دەکەین کۆبوونەی پێویست بێت دەیکەین ئەوەی لەسەر ئێمە و وەزارەتی ڕۆشنبیری بێ دەیکەین من برادران وازە هەندێک کاک ڕەشاد میران بوو وتی ئەم پرسانە پرسی دەسەڵاتن ڕاستەکە ڕۆشنبیری باوی کۆمەلگا ڕۆشنبیری دەسەڵاتە ڕۆشنبیری حکوومەتە لەناو حکوومەتیش ئێستا دوو وەزارە لەسەر پرسە مەعنین بە دەرەجەیەکەوە ئێمە و کاکە حەمە لێرێن دیسانە و پەروەردەشی دەوێ و وەزارەتەکانی تریشی دەوێت من ئەم هەنگاویان دەنین ئینشاءالله بە یەکەوە لەگەڵەوە بەڕێزانە و پرسی ئەوەی کەوتم کۆنفرانسەکەی باشە تۆ داوا بکە کاگومێت سەباح بخاتە کارنامەی ئەنجومەنی وەزیرانەوە دانیشتنێک بۆ ڕێزی ئەو زمانەی کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی پێکەن خۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی کوردی بە عەرەبی قسە ناکەن بە کوردی قسە ناکەن با یەک کۆبوونەوەتان بۆ زمان بێ یەک کۆبوونەوەتان کاکین وەڵا تۆ داوا بکە بەخوا کاک مەسرور قسە و ناشکێنە کاک ڕەنجیان بەخوا کاک قوبات قسە و ناشکێنە بۆ ئەوەی هەر پرسێک بڕاتە ناو کە کارنامەی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران ڕێکار و کەناڵ و قەناتی خۆی هەیە پێویستە لایەنی یەکەم کۆبوونەوەکە بکەین دوای کۆبوونەوەکە گە کۆبوونەوە بوو کۆبوونەوەکە پێویستی بەشتیتر مەسەن بە گەورەتر کۆنفرانس ئەوە دەیکەین ئەگەرنا پێویستە هەم داواکاریەکانی کۆبوونەوەکان تەوسیاتی کۆنفرانسەکان بەرز بکەینەوە من دڵنیام من ناو ئەنجومەنی وەزیرانی بەڕێز هەمویان زمانی خۆیان و وڵاتی خۆیان و وێژی خۆمانیان خۆشەوێ و هاو بەشێکی زۆر باش دەبن ئینشاءالله بەیەکەوە کاری لەسەر دەکەین هیوادارم لە بەرنامەکانی داهاتوودا بەخۆش بۆی کە توانراوە هەنگاوی عملی جدی بردێ لایەنی کەم لە ڕووی ئامادەکردن تەرجەمەکردنی ئەم پرس و ئەم نیگەرانیە و کەڵکیانە دەربارەی زمان دەربارەی کولتور یەکەنە سەر وەرەقە و ئاسانی کاو بە هەڤرا زۆر سپاسیش کە لەبەر پەرۆشیت خۆت پەیوەندیت کرد گەورە بووین گفتوگۆکەمانە دەوڵەمەند کرد کاک دکتۆر گیانتاس نازام لە هەولێریانە سڵاو ڕێزم بۆ تێخەری وڵام تا سلێمانی من لەکان باش و هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەت و بۆ پرسی زمانی کوردی سپاس جەنابی وەزیر هەنگاوی کردداری چیەنێ دوای ئەم گفتوگۆیی کە کردمان دوای ئەو پاشاگەردانیە کە بینیت لە هەولێر ئەم بابەتە زۆر قسەی ناوێ زۆر وردکردنەوەی ناوێ وەڵای منیش وەڵە یاسامان هەیە ئەوە یاساکەیە مادەکانی وازەح نووسیوە و هیچ شەرحێکی ناوێ ڕێنمایی هەیە و بڕیاریشمان دەرکردووە و فەرمانیشمان هەیە پێویستمان بە کردارە سێ هەنگاومان نا هەنگاوی یەکەم پێویستەکە بۆ فێربوونی زمان لیستێکمان بۆ حازگاراموتی لە ئەنجومەنی ئەوە پێویستی نە بە کۆنفرانسە نە پێویستی بە توێژینەوەیە پێویستی بە پرۆگرامێکی خوێندنەوە ئامادەکرێ پەیمانگاکانی ڕاهێنان هەیە لە کوردستان ناچار بکرێن ڕاهێنانەکانیان دەست پێ بکە حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران خۆت دەست پێەکەی پێویستم بەوەیە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بودجەیەک تەرخان بکە بۆ ڕاهێنانی خێرا بۆ تەواوی کارمەندانی بیانی لە کوردستانە سزا و پاداشت و پەمپەڕەشەکە بۆچی کاک ڕەنج بۆ شارەوانیەکان لە پارێزگاکانی هەرێم بۆ پارەی لەو حەی ساڵانە ئازایە هەموو ساڵێ بچێ پارەی لەو حەکە وەرگێ بۆ لە کاتێکا کە ئەچە پارەی لەو حەکە وەرگێ پێی ناڵێ ئەم ناوە ناشری نەچێ نووسیتە ئەم شێوازە ناشری نەچێ نووسیتە ئەوە نابێ بە مەزاج بێ نەبێ نەخشەڕێ و سیستمەکە دیاری بکەن من باسیێوا کەمەڵێم چۆنە چین بۆ وەرگرتنی پارە ئامادەکان چۆن وەزارەتی دارایی بۆ باجی لە سەتادە دەچێت هۆتێل بە هوتێل لەگەڕێ پارەکان کۆکاتەوە دەبێ ئاوا بشتیە هۆتێل بە هوتێل بڵێ بۆچی ناوەکەت کوردی نییە بۆ کرێکاری کوردت نییە بۆچی ڕێنووسەکەت کوردی بۆ کرێکارە بیانیەکەت کوردی نازانێ بۆچی کوردی نازانێ من پێویستم بەوەیە ئێمە لە بەشەکەی خۆمان تابلۆکان خشتەی خواردنەکان هەنگاوەکانمانەکەین بەڵام پێویستم بە لیژنەکانی قایمقامێت و پارێزگاکانە سپاس دەکەم دکتۆر هۆگر دوا قسەت بە ئاراستەی کردار چییە چی بکەین کاکە ڕەنج من وتم ئەگەر ئیرادەکە هەبێ لەسەرەوە ئەو کەسەی کەوا بڕیاردەری یەکەمە
و دوای ئەوە دڵسۆزیەکە وڵای من هەر تێ نەگەیشتم سەرەوە کوێ دوو وەزیریشم داوەت کردبوو هەریان و سەرەوە کاکە با بۆ دووبارە بکەمەوە با بەدەنگێکی زوڵاتر کاتی خۆی ساڵی هەفتا بە ئاراستەی پەرکردنی زمانی کوردیە هەوڵێک هەبوو بەڵام ئەوە بارزانی مەلا مستەفا بوو کە نەیهێشت ئەوە بکرێ ئێستاش ئەوەی کەوا بڕیاردەری یەکەمە ئەتوانێت لەو بارەیەوە بڕیارێک دەربکا و ئەوە وەزارەت و دام و دەستگاکانی یعنی کاگنێت شیروان بەرزانی لە حکوومەت و سەرۆکی هەرێمە بەڵێ بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە چونکە ئەگەر نایکەن ئەوە من پێ دەڵێم یعنی ئەمە وەکو خەرمانێک باشە گریمان ئێستا کێش ناڵێ خۆ ئەڵەن جارجار سەری تەلەڤیزۆنەکە باشە ئێستا کاگنێت شیروان ئەگەر گوێی لە دەنگت بێت چی پێڵی وەکو سەرۆکی هەرێم بۆەوەی کە زمانی کوردی دەربکا لەم قوربە سەریە من پێڵێم قوبادیش بەڵێ ئاگاتان لەوە بێ ئێستا دەنگێک دروست بووە کە ئەڵێ مەڵێ زمانی کوردی بڵێ زمانە کوردیەکان ئەگەر ئێوە ئابەم خەمساردیە لەگەڵ زمانە مامەڵە بکەن وە وەکو مەلا مستەفای بارزانی کە ئەو سەرکردانە مامەڵی کرد مامەڵە نەکەن ئەوە زمانی کوردی بەڕاستی من پێتان ئەڵێم بەرەو پەرتبوون ئەچێ بەرەو کاول بوون ئەچێت دەستە خۆش بە سپاس دەکەم دوا فەرمایشتی جەنابەت هەر کرێکارێک کە دێ لە هەرێمی کوردستان کار دەکا بێگومان سەرەتا دەبێ بچێت کارتێکی تەندروستی دروست بکاتن با لەگەڵەوەی کارتی تەندروستی دەردێنێتن با بپرسم بزان تا چەند زمانی کوردی دەزانێت با بپرسم بزانن تا چەند ویستی فێربوونی زمانی کوردی هەیە ئەمە لەگەڵەوەی کە لە ڕووی تەندروستی و ڕێگەی پێ دەدرێت حەقوایە زمانەکەش لەگەڵ ئەو کارتە جێ بکرێتەوە دەستخۆش ئەرێ خۆی ئەکادیمیای زمانی زمان نییە هەر ئەکادیمیای کوردی ئەکادیمیای کوردی هەموو بوارەکانی معریفەیە نە کوردستان نە کوردستان نەخێر پێشووتر کوردستان نەبوو کۆڕی زانیاری کوردی بوو ئەو وەختیش سپاس دەکەم دوا فەرمایشتت چییە؟ وڵا ئەمن دووبارە پەنا دەبەمەوە بەر دەسەڵات حکوومەتە سەرۆکی هەرێمە وەزارەتەکانن کە ئەوانە دەتوانن پشتیوان بن لە پێشنیارەکانی ئێمە وەرگرن وەکو ئێستا کاتا ئێستا وەریان نەگرتووە ئەوە بەو حاڵەتە گەیشتین ئەخر وەکو ئێستا نابێت وەڵا شەقامی کەس نەزانوان جادەی کەس نەزانوان نەبوو خراپترە بێ بەڵێ خراپترە بێ اینجا ئەو کردنەوەی ئەو خولە ئێستا ئەمری پێدەرچووە ڕەنگە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەوە بکە ڕەنگە ئیتر ئەوە هەنگاوێکە بێ دەستخۆش کاکە فەرهاد دۆڵە مەری داوای لێبوردنە لە یەکەم دیارە راپۆرتێکی زۆر جوانی کردووە لەسەر بەرهەمە کوردیەکانی کە لە کوردستان بەرهەمی ناوخۆی خۆمانن بەڵام بە زمانی کوردی ئەوانیش لەسەری نانووسن ئەوە لە گەشتەکانی تری هەواڵە راپۆرتەکە دەبینرێت و هەروەها کاک پێشەواش لە سلێمانیەوە راپۆرتێکی تری کردبوو ئەویش لە گەشتەکانی تری هەواڵە ئەیبینن دوو راپۆرتی زۆر جوان و سەرنجڕاکێشە داوای لێبوردنتان لە یەکەم وەکو پێشکەشکاری بەرنامەی لەگەڵ ڕەند چونکە بۆ بەرنمەکەی منتان کردبوو بە گەوری خۆتان بمان بەخشن بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوە حاڵی زمان بوو بەڵام ئومێدم هەیە بە حکوومەتەکەم ئومێدم هەیە بە ئەو دوو وەزیرە ئومێدی گەورەم هەیە بە ئەمەلخان ئومێدم بە ئەکادیمیای کوردی هەیە و ئومێدم بە کاک دکتۆر هۆگر و هەموو هۆگرەکانی تری ئەم وڵاتایە کە لێ ناگەڕێن بە بەرچاویانەوە زمانی کوردی لە گیانەڵایە بێ دڵنیام کورد ئەهلی خوێندنی یاسین نییە ئەهلی هەستانەوەی زمان و بوژانەوە و گیان بەبەراکردنەوەیەتی چونکە زمانی ئێمە نامرێت زمانی ئێمە هەر پەرە دەسێنێ و کوردیش هەر دەمێنێ و زمانەکەشی هەرگەشتە دەکات ماڵاوە و کاتی خۆش بەخێر لەسەر سەر